دەنگت نییە شەمەڵجان میکەکەت بەستووە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد بووم کاتتان باش خۆشحاڵین جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە خزمەت ئێوەی ئازیزان. کاتت باش ڕەحمان، وێدەوارم باش بیت تا ڕۆژێکی باش بێتە ئێستا. با دەنگی ئەو دەنگی تەلەفۆنەکەم کەم بکە. ئەوەڵەن سڵاو هەیە بۆ تۆ کە بەرنامەکە تەرتیب داوە، هەروەها سڵاو بۆ بینەران و بیسەرانمان. فەرموو. زۆر باشە، بە کەمێک لینکی بەرنامەکان پەخشکەین وا بکە لە ڕێگەی فەیسبوکەوە تاکو بینەرانێکی زۆرترمان لەگەڵ بن. بەڵێ ئازیزان، وەک پێشتر ڕامانگەیان بوو دوو بابەتمان هەڵبژار بوو بەرنامەی ئەمڕۆمان، کە یەکێکیان سەبارەت بە دیداری ترامپ نەتانیاهووە لە ئەمریکا و ئەوی تریشیان سەبارەت بە شۆڕشی ئێران و دژە شۆڕشی ئیسلامیە کە دیارە دوێنێ 47 ساڵ بەسەر شۆڕشی ئێرانە تێپەڕی لە 11 فەبریوەری ساڵی 1970 شۆڕشی ئێران بە ئەنجام گەیشت یاخود شاڕوخە. دوێنێ 47 ساڵ بەسەر ئەو شۆڕشەیە تێپەڕی. قسە باسێکمانە بێ لە ساڵیادی ئەو شۆڕشە و باسێک لەسەر دژە شۆڕشی ئیسلامی. بەرحاڵ داواکارم لە ئازیزان کە بینەری بەرنامەکانمان لە ڕێگەی خوانەوە لینکی ئەم بەرنامەیە پەخشکەن، بە تایبەتی لینکەکەی یوتیوبی پەخشکەن. دیارە کە بەپێی ئەو گۆڕانکاریە تازانەی فەیسبوک ئەم بەرنامەیە زیاتر لە مانگێک لە فەیسبوک نامێنێتەوە. ئەو کۆمنتانەش کە نووسێن هەمووی دیارە پاگە بێتەوە، بۆیە داوام لە بینەران هەیە ئەگەر ئەیانەوێت بەشدارێکی کاراتر بکەن لینکی بەرنامەکەم لە یوتیوبەوە بڵاوکەنەوە، هەم لە یوتیوبی شۆ بینەرمان بن کە بۆ کەناڵەکەی ئێمەش باشترە. هەتا ئێستا ڕێگەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. بەڵێ ئاڕۆ ڕەحمان، ئەم باسە و ئەم بابەتە بابەتێکی گەرم و گۆڕی ئەم چەند ڕۆژەی میدیاکان بوو. دیداری ترامپ و نەتەنیاهۆ، دیارە نەتەنیاهۆ سەفەری کردمە وازانم حوتەم جارێتی لە ماوەی ساڵ ئەم ساڵی حکومی ترامپە کە سەردانی ئەمریکاکە و لەگەڵ ترامپە کۆ بێتەوە. بەڵام دیارە ئەم دیداریان زۆرتر بە مەبەستی نەخشەدانان و نەخشەکێشان و یاخود بڵێن ڕێکەوتن و یاخود بە سەرنجام گەیشتن لەسەرەوەی چی بەتەمان بەرامبەر بە ئێران بکەن. وە نەتەنیاهۆش دیارە بوو لەوێ نییە کە ناو پشیوانی بکاتەوەوانە حتمما دنەدانی ترامپ و هاندانێتی بۆ سەختگیری لە بەرامبەر ئێرانە بگرە، بەرپاکردنی شەڕ و داسەپاندنی ماڵوێرانی هەم بەسەر خەڵکی ئێران و هەم بەسەر خەڵکی ناوچەکەیە کە هەموو چاودێرەکان ئەوە ئەزان و ئەبینن کە شەڕێکی نوێ لە بەرامبەر ئێرانە و بەرامبەر چیشی سەربازی لەگەڵ ئێرانە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بە مەبەستی جمهوری ئیسلامی بێت یا بەمەبەستی جمهوری ئیسلامی کێشێتە ململانەیەکی خەتەرناک و مەترسیدار لە سەرجەم خۆرهەڵاتی ناوەڕاستە. بەرحاڵ من ئەوەنە لە پێشەشێکە ئاڵێم پێم خۆشە تۆ زۆرتر باس لەم بابەتە و لەم دیدارە بکەی. فەرمووی. هەر وەک تۆ باست کرد ئەمە حوتمین جارە لە ماوەی 1 ساڵدا ئەوە چە بۆ دیداری ترامپ و تازە ئەبێ ئەوەش زیادکەین. ئەم دیدارەی کە دوێنەکە اتفاق کەوت قەرار بوو هەفتەیەکی دیکە بووە، ینی هەفتەیەک وە پێشیان شکست. ئەویش ئەمانە بێ بخێنەوە سەریەک دروست بە چەند ڕۆژ دوای دەورێکی تازە لە دیالۆگ کە بینی جمهوری ئیسلامی و نوێنەرانی ترامپ لە ئەممان لە مەسقەت ڕوویدا. هەموو قسەکان ئەوە ئەگەیەنن کە بەرحاڵ نەتانیاهو و دەوڵەتی ئیسرائیل لەم ئاخرین دەوری دیالۆگا
ئەو جۆرەی کە لازم بێ دڵخۆش نەبوون و نیگەرانی ئەوەیان هەیە کە وتی ترامپ نەهایەتەن واردی سازانێک بێ کە ئیسرائیل پێرازی نییە. ئیسرائیل بە تایبەت دوای 2 ساڵ و نیو ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 بە تەمای خاوەرمیانەی گەورە لە خاوەرمیانەی گەورەدا ئیسرائیل هەمەکارە بێ خەتەری جمهوری ئیسلامی ئەوەی خۆیان پێڵێن لەسەر مەوجودیەتی دەوڵەتی ئیسرائیل و یا وڵاتی ئیسرائیل نەما بێ ئەو تەماحی ئەمانەیان هەیە دەرنەچێت لە چوارچەوەی ئەو خاوەرمیانە گەورەی کە نەتانیاهوو مەبەستێتی بەڕاستی لەو چوارچەوەدا گەر بۆیان بچێتە سەر جێگایەک بۆ جمهوری ئیسلامیەکی کە ئەیناسن ئەوە لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا ئەقبل مڵۆزم و مانەیەکیش بووە لە پێشپای پرۆژەکان و بەرنامەکانی دەوڵەتی ئیسرائیل ئەوان ئەڵەن لەم فرسەتەی کە دەرکەوتووە لەم لاوازەی کە داسەپاوە بەسەر جمهوری ئیسلامیە بێ زۆرترین ئیستفادە ببرێ بۆ بەرحاڵ گۆڕینی جمهوری ئیسلامی بە دوو جۆر یەکیان ئەوەی بەڕاستی مەبەستی دەوڵەتی نەتانیاهووە کولەن جمهوری ئیسلامی نەمێنێ ئەوەی پێڵەن ڕژیم چێنج ئەوەی ئاڵگۆڕێکی ئەساسی بێ و ئەسان سیستمێکی سیاسی دیکەجا بە بەشداری بەشێک لە خودی باقیماندەکانی جمهوری ئیسلامی لەگەڵ بەشێ لە ئۆپۆزیسیۆن ئەو کارە بکەن ئەوەی بە زمانی فارسیەکەی پێڵەن ئێستەحالەیەک لە نێو خۆ و لەگەڵ بەشێکی لە ئۆپۆزیسیۆنی دەستە ڕاستی نەوعی ڕەزا پەهلەوی و ئەوانە دەهەرحاڵ جمهوری ئیسلامیەک کە ئیدعای محوەری مقاومەت بکە و ئیدعای بەرحاڵ بڵاوکردنەوەی ئیسلام لە منتەقە بکە و ئیدعای لە نێوبردننی ئیسرائیل بکە ئەوە نابێ بمێنێ ئەوە بە دوو جۆرەکرێ یانەوەی جمهوری ئیسلامی تەواوەن تەسلیمی ئەو هەلوو مەرجە بێ یا ئەو شەرتانە بێ کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە هەر ترامپ نەتانیاهوو بەیەکەوە گەڵاڵەیان کردووە ئەوان گەڵاڵی ئەوەیان کردووە کە ئەبێ جمهوری ئیسلامی زاهیرەن ئەو بەهانانە هەستایی بە تەواوەتی نەمێنێ ئەوەی بەرنامەی ئەتۆمی هەر بە تەواوەتی نەمێنێ ئەڵعانەوەی ئیسرائیل زیاتر لێی نیگەرانە ئەتۆمیەکەی نییە ئەتۆمیەکەی ئێران زەربەی خواردووە لانیکەم بە قەولی ئەوە خۆیان کارشناسەکانیان لەڵەن تا 2 ساڵی ئایندە خەتەری ئەوەمان لەسەر نییە ئەلان لە موشەکەکانی جمهوری ئیسلامی موشەکەکانی بالستیکی جمهوری ئیسلامی ئەترسن چونکی لەم دوو دەور شەڕی ڕابردووەدا خەتەرەکە لەوێەوە لەسەر ئیسرائیل بوو لە ئەبعادی 100 تا 500 موشکی ئێرانی گەیشتە تەلاویڤ و شارەکانی ئیسرائیل ئەوەش خاصێکیانە خاصی سوەمیژەوەیە کۆتایی بێنێ بەم هێزە نیابەتیەکان هێزەکانی محوەری مقاومەت کە بەشە حزب الله بوو حەماس زۆر زەربەی خواردووە جیهاد زۆر زەربەی خواردووە حزب اللهش زەربەی خواردووە بەڵام ماوە ئێستا خەتەرێک کاتوانێت خۆی ببوژێنێتەوە لەولاوە ئێستا کوونێ حەشی شعبی و نیابەتیەکانی عێراقن ئەمانە هەمووی دەوڵەتی ئیسرائیل مەترسیە زانێ مهمتر هەموومانە فاکتۆرن بەدەستیەوە بۆ هەدفێکی ئستراتێژیکتر کە ئیسرائیل هەیەتی لە خاوەرمیانەیە عقبەت یەکەمین دەوڵەت و یەکەم قدرەتی خاوەرمیانە بێ بۆ معنایە قدرەتی زاڵ بێ بەسەر هەموو دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی و هەرچێکە لەوێنە هەیە دەرنەچە ئەم سازانێک کە ترامپ دەستی پێ کردووە هەرچەنێژ ئەو شەرتانەی هەیە بەڵام دەنگۆی ئەوەش بوو هەر ئەمڕۆکە مەسەلەن حەکان فیدان باسی کردووە وەزیر خارجی تورکیا وتێتی ئەمریکاش دەرەجەیەک سەخت گیریەکەی کەم کردوێتەوە یا مەسەلەن خەریکە خودی جمهوری ئیسلامیش سەدحێک لە ئیمتیاز بدا یعنی بە پێ قسانەی هاکان فیدان بێ بەرەو سازش بڕۆن کە من پێم وانیوە ئەڕۆنەڵانیش لە نەتیجەگیری قسەکان و یا لە ئیدامی قسەکانە باسی لەسەرەکەین دەرنەتیجە نەتانیاهوو هەستی بە مەترسی کرد و حتا خۆ لە ڕەسانەکانە باس کراوە لە گفتوگۆکەی لەگەڵ کۆشنەر و ڤیتکاف زۆر ڕازی نەبووە بۆیە بە پەلە خۆی گەیاندۆتە کۆشکی سپی دوێنێکە لەگەڵ ترامپ بە شێوەیەکی زۆر نائاسایش کۆبوونەوە زۆر جاران وەکو جاران بە تەوری عادی نەتانیاهووی فاشیست بچێتە کاخی سفێدوانە هەم لە چوو هەم ڕێگای ژۆرنالیستەکانیان نەدا ئەسەن بچن سوالێ پرسن یا قسەیە پرسن کۆنفرانس مەتبوعاتیان نەبووە
بەرحاڵ ترامپ ئیدعای ئەوەی کردووە کۆبوونەکە باش بووە ئێستا قسەی کۆتاییمان نەکردووە بە نەتیجەگیری نەهایی نەگەیشتوین بەڵام من سوورم لەسەرەوەی جارە دیالۆگ بێ لەگەڵ جمهوری ئیسلامی ئەمانە دوبارە ئەو خەبەرەی بڵاو کردوێتەوە ئەها ئەگەوا بە پرۆژەی نەتانیاهو زۆر نەچۆتە پێشە من پێم وایە بە پێچەوانەیە سباس سەراحەت بڵام من پێم وابێ ئەوەی لە پشتی سەحنە قسەیان کردووە لەگەڵەوەی ڕووی سەحنەکە فەرقی هەیە من پێم وابێ حتا بە نەتیجەگیری گەیشتون بەڕێکسیەوەی ترامپ ئەڵێ من پێم وابێ نەخشەی ئەوەیان داڕۆ دوو نەخشەکە ئەوەیە یان واقعاً 100% جمهوری ئیسلامی ئەچێ و شەرتەکانی کە ترامپ نەتانیاهو دایانن قبول یەکا کەویانی تەسلیم بوونی جمهوری ئیسلامی ئیتر جمهوری ئیسلامیان یەکە مەترسی لەسەر ئیسرائیل و منتەقەکە بێ ئاڵگۆڕەکەوەیە ئەگەر ئەوە بکرێ خۆ دیارە شەڕ ناکەن ئیتر لازم ناکە بۆم بنێرن و ئەوانە یان ئەوە ناکرێ کە من تەرەفی جمهوری ئیسلامیش تەماشا بکەی تا زمانەی خامنەیی و دارودەستەی نزیک بۆ بێ جمهوری ئیسلامی هەموو ئەو شەرتانێ قبول ناکە دەرنەچە نەقشەی شەڕیان تیشتر کردێتەوە بۆیە نێوە ناوە دیداری شەڕ من پێم وابێ ئەم دیدارەی دوێنەی ترامپ نەتانیاهو زۆرتر بۆنی شەڕی لێدێ تاوەی بڵێن نا بۆنی مەسیری سازان و خۆی بێگومان وایە یانی کەس نازانێت لەو دوو دەرگا داخراوەکانەوە ترامپ و نەتانیاهو قسەیان لەسەر چی کردو لەسەر چی ڕێکەوتون و ئەوانەوە تا من وازدانم خەڵکانێک خودی ناوی داری ئەمریکاشە زۆر ممکن ئاگاداری ئەوە نەبن بە جۆرێکە ڕێگە بە ڕۆژنامەوانە نادەن کە لەوێ بن و پرسیار بکەن وانە خۆی هەر نیشانەی ئەوەیە کە ئەم دیدارە زۆر نهێنیەوە ئەوەش کە پێویستە کا ترامپ بچێ سەردانی نەتەنیاهۆ بچێ سەردانی کۆشتی سپی بکە و لە نزیکە و لەگەڵ یەک دانیشتنەوەوانە نیشانەی ئەوەیە کە نەخشەیەک بەڕێوەیە کە ناکرێت لەسەر تەلەفۆن لەسەری ڕێکەوت حتمەن هەندێک وردەکاری و هەندێک هەواڵی دیاریکراو هەیە کە بێ بەیەکی بدەن و لەگەڵ یەک قسەباسی لەسەر بکەنەوەوانە و لەسەر نەخشەیەک ڕێکەوت کە ڕوبەڕوو بوونەوە وەڵام کە کەس نازانێت چی لەو دەرگا داخراوەکانەوە وتراوە بەڵام خودی دۆخەکە کە تەماشایەکەی و سەیرەکەی شتێکەیە پێڵەن هاوکێشەی سفری ینی نەتیجەی ئەم هاوکێشەی بینی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و جمهوری ئیسلامی ئێران لەلایەکی تر نەتیجەکەی نابێتە نەتیجەیەکی پۆزیتیڤ حتمما نەبێتە نەتیجەیەکی سفری یعنی ئەوەی کە چی بە ئێرانە بڕێتەوەوانە ئەوەندە بەرەی ئەمریکا و ئیسرائیل ئەبێ قوربانی بۆ بدەنەوەشی بە پێچەوانەوە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیلیانێ بەدەستی بێنن لەسەر حسابی ئێرانە بێ ناتوان ئەم دوانە پێکەوە بە یەک ئاراستەیە بڕۆن و لەسەر ڕێکەوتنێک ڕێکەون کە لە بەرژەوەندی هەردوولایانە بێت تەسلیمبوونی جمهوری ئیسلامی بە جۆرێک بە معنایەک لە معناکان زەمینە سازیە بۆ ئاڵگۆڕی ڕژێم وایە خود زەمینە سازیە بەڕاستی بۆی کەوا جوڵانە جەماوەریش هەنگاو بدێتە پێشەوە کە من لەم بابەتەوە نیگەران نابم ئەگەر ڕێکەوتنیشی لەم بابەتە ڕووبانەک بە خاترەوەی کە بەتەنها جەنگ و کوشتار و ئەوانە هەورە ڕەشەکەی ڕەوێتەوە سەر ناوچەکەیە بەڵکو لەولایەنەوە کە ممکنە زەمینە سازی ئەوە بێکە جمهوری ئیسلامی ئێران لەلایەن خەڵک و لەلایەن جەماوەرێکی ناڕازی و بەجان هاتوو بەڕاستی تونتر و تووڕەتریش لە جاران بەتایبەت دوایە کوشتارێک کە لە هەشتونۆی مانگی لە هەشتونۆی جەنیوەرەیە ئەنجام درا جمهوری ئیسلامی بە جۆرێکی زۆر زۆر تایبەت و زیاتر لە جاران لەبەرچاو خەڵکی ئێران و خەڵکی ڕاپەڕی ئێران بۆ بە دێوەزمەیەکی زۆر زۆر دزیە و کە هەر ڕۆژ زیاتر گۆڕی بوون کاتۆوانە درەنگترە بە هەر حاڵ ئەمە ئەو حقیقەتەیە کە ئەگەر شەڕ نەبێ ئاوایە بەڵام لەلایەکی ترەوە ئەوەی کە ئەم تەسلیم بوونە ڕووباتەوەوانە کە بۆ جمهوری ئیسلامی بە مانای کۆتایی هاتن بێ بە بڕای من ئەم ئیسلامانەی سابتیان کردووە کە تەسلیم بوونێکێک لە خەسڵەتەکانیان نییە بە شێوازێک بڵێ ینی بەتایبەت جمهوری ئیسلامی لە ماوەکانی ڕابردووە لە 40 ساڵی ڕابردووە ئەوەی ثابت کردووە کە تەسلیم بوون بە معنای دەستبەردار بوون لە هەموو ئەو نەخشە و پلانانێک کە لە ناوچەکە هەیەی و تەسلیمکردنی حیزب الله خود دەیە بەوە ناوەستن بڵێن کۆمەکی حیزب الله کۆتایی پێبێنە دەی جبەخانەکانی لە چۆن نەفەر ئەسڵەکانی کامانن چۆن چۆنی ئیجباریانەکەی کەچەکدانێن چۆن کارێک ینی مەسەلەوە نییە کە تەنها بڵێ باشەوە
دەسم کێشایەوە حوسیەکانی یەمەنیش بە هەمان شێوە حەزی شعبی عێراقیش بە هەمان شێوە بەرحاڵ ئەم دۆخە جمهوری ئیسلامی ئێران ناتوانێت قوبوڵی کاو بەم معنایە پێم وابێ ئەچێتە پێشەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لێکدانەوەکان من وایەتە بەرچاوم کە دۆخی ناوچەکە بەرەو شەڕەوە ئەم شەڕە ممکنە تەجیل ببێ ممکنە ئەم جاریان چونکە چەند ڕۆژێکمان ماوە بۆ مانگی ڕەمەزان وە لە مانگی ڕەمەزانە ئەمریکا و ئیسرائیل نازانم تا چەند بەبێ گوێدانە ئەوەی کە کاریگەریەکی لەسەر ناوچەکە ئەبێت و خەڵکی مەسەلەن تورکیا و خەلیج و وڵاتانی عەرەبی ناوچەکە ئەوانە چۆن گوشار بۆ ڕژێمەکانیان دێنن کە چاڵێستێکیان هەیە بەرامبەر بەم شەڕە بەو ئێعتیبارە من وا ئەزانم کە ئەگەر پێش ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەمە ڕوو نەدا ممکنە دوا بکەوێ بۆ تاماوەیەشی تر بەڵام ئەوەی کە پێمان وابێ ڕێکەوتنێک ڕوئایە لە نێوان ئێران و ئەمریکایە وا بە ئاسانی وای لێ دێت کە ئەمریکا جمهوری ئیسلامی ئێران قوبوڵکە خۆ جمهوری ئیسلامی ئێران ڕشورتەکان و مەرجەکانی ئیسرائیل قوبوڵکە ئێستا ئەوەشی هاتوۆتە سەرکاڵێ بێ ئەتراف بە ئیسرائیل ئێمەشیان ینی هاتوۆتە سەربار ینی پێچێ ئەو مەرجانێکە دانێن بەسەر جمهوری ئیسلامی ئێرانە بە جۆرێ لە جۆرەکان نەک تەنها لەباری سەربازی و لەباری سیاسی و لەباری حیسیەت و لەباری بڵین سەروەریەوەی ناوێنە سەروەری لە ناو ئێرانەوانەتە لەباری ئایدۆلۆجیشەوە ناوبۆشی بکەن چونکە تەواوی ئەم بڵین حکایەتی جمهوری ئیسلامی لەو ڕۆژەوەی هاتوۆتە سەرکار و دەسەڵاتی گرتوۆتە دەستوانە هەموو سەردیە و هەموو حکایەتەکەی لەسەرەوە بنیان درراوە کە ئەم ڕژێمێکە لە بەرامبەر ئیسرائیل ئاوەستاوەتەوە ئێستا داخڵبوونی بۆ ناسۆحی ئیبراهیمی و اعترافکردنی بە ئیسرائیل ئەمانە لە ڕاستیا بە هیچ جۆرێک جگە لەوەی کە بیبینین کە داری ژە قاچە خۆی بڕێتەوە هیچ شتێکتر ناگەێنەوە ڕژێمێکیش لە ڕووی ئایۆلۆژیەوە ئاوا ناو بۆش بێتەوە نەتوانێت ئەو بڵین ڕێگەی کە دەستی پێوە گرتە بوو خەڵکی لە دۆری خۆی کۆکرد بۆ درێژەی پێداوەمانە مانایە خۆی بە سەرخۆیان حکمی مەرجی داوە کە من ئەمە بە سەختە بینم بە زەحمەتێ بینم وازانم ئاوا ئاسان ئەمە نایەتە پێشەوە ڕوو ناداوە سەرنجام دۆخەکە بەرەو شەڕ و بەرەو ماڵوێرانی ئەچێوە وازانم کە جەماوەری ناوچەکەەوە بەتایبەتی خەڵکی ئێران و لە پێشیشیانەوە دیارە خەڵکی کارگەر و زەحمەت کێش و خەڵکی سۆشیالیست و کۆمونیستەوانە بەبێ بۆ احتیمالە سەخت و نالەبارە خۆیان ئامادە بکەن و بزانن چیەکە لە دۆخێکە کە شەڕ لە پەنا گوێی کۆمەڵگایە نووست و بەڕاستی من مداخلێ بکەمە لە من چەند شت بڵێم لە قسەکانی تۆش بوون یەکەم ئەم مەسەلەی سازان لەگەڵ جمهوری ئیسلامی یاوەی جمهوری ئیسلامی تەسلیمی ئەو شتانە بێت جمهوری ئیسلامی و حتا خامنەیشی حازرن سازن بەڵام بە شەرتێس ئەوەی خۆیان پیاوان سازانێکی ئابرومەند بێ ئەنی ڕێگای ئەوەیان بۆ بکەنەوە دانیکەم زۆر لە نێو جەماوەری حزبڵای خۆشیانە نەنێو جەماوەری گەشت خەڵکە بەحاڵ بڵند سازانێکمان کردووە ئەوەی خامنەی نێوی ناوە نەرمشی قەهرەمانانە و ئەگەڕێتوەڵە ئیمام حەسەنی ڕۆژی خۆی بۆ نەجاتی ئیسلام وای کردووە خودی خۆمینی وتوێتی بۆ نەجاتی نظامی ئیسلامی ئەکرێ درۆش بکەی ئەکرێ خود ئەبکەی بخۆیان ئاکرێ هەمومانۆرە بکەی بەڵام قسەکە پێشەڵێن خود ئاشەڵێن بەرحال مەسەلەکەوەیە مەسەن خودی بەرجام کە چوونە پای و وەختە خامنەیش لەگەڵی ڕازی بوو لە نظر خۆیەوە پێیوا بووەوە نەوعێک سازانە بەڵام سازانێک بوو ئەتوانێت ئدعا بکەن کە تەواو تەسلیم نەبوون واقعیش تەسلیم نەبوون بۆ مانە مەسەلەکە ئەلان ئەوزاعەکە گەیشتۆتە جێیە ئەویش بەرهەمی ئەم 2 ساڵ و نیو ئاڵوگۆڕەیە کە لە دوای 7 ئۆکتۆبرە بە وجود هاتووە جمهوری ئیسلامی و محوەری مقاومەتەکە وها وەزعی زەعیف بووە لە منتەقەکە لە عینە حاڵە ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی منتەقەژن لە نێو خودی کۆمەڵگاکەشا بەرابەر بە جەماوەر هەر جمهوری ئیسلامی زۆر زۆر لاواز بووە بۆیە لانی زۆری شەرتەکانیانی لە بەرابەرە قەرار دانێت یعنی لانی زۆرەکە ئەو جۆرەیە کە ئەوەی
فەلسەفەی وجودی سیاسی و جەهانبینی و ئیدۆلۆژیک و حتا پراتیکی جمهوری ئیسلامیە لە ماوەی ئەم 7 ساڵە ئەیباتە ژێر سوال. جمهوری ئیسلامی لانیکەم لە دەورەی خامنەییە کە 37 ساڵ گوزەراوە کۆڵە هەزینە و خەرجی کردووە بۆ بەرنامە ئەتۆمیەکەی، کۆڵە خەرجی کردووە بۆ موشەکەکانی، کۆڵە خەرجی کردووە بۆ هێزە نیابەتیەکانی لە عێراق و لە لوبناان و لە خودی فەلەستین ئەڵان هەرچێ بڵین لەوێنە بەتەواوەتی شکستی خواردووە، لە سووریە تەواو شکستی خوارد. لەوانە ئەمانەیە گەر هەمووی لێ بسێنرێتەوە ئیتر مەوجودیەتی جمهوری ئیسلامی نامێنێ، هەم لە ناو خۆی حتا سیستمی نظامی ئیداریەکەی جمهوری ئیسلامی لەگەڵ مشکل زۆر ڕۆ بێ، جناحی حزب اللهی زۆر تندڕەوەکەی بە ئاسانی بۆ قانع نابێ. مەترسی خامنەیی بەشێکیش ئەوەیە هەر لە نێو خۆدا. لە عینە حاڵە ڕژیمێک کە تەواو لاواز بێ، کە تەواو تەسلیم بێ، سەردا بنەوێنێ بۆ ئەمریکا و ئیسرائیلوانە، خوب جەماوەریش بە ئەعتماد بە نەفسێکی زیاترەوە دێنە مەیدان و ئەم خۆشانە جەماوەریانەی کە بووە و بە دەرزوەرگردن لە تەجروبەکانی ئەوان بەهێزێکی بەتواناترەوە دێنە مەیدان. دەنجا خامنەیی و بەشێک لە سەرانی جمهوری ئیسلامی حسابی واکەن، ئەڵێنێ ماگەر تەسلیم بین هەر لە بەی نەچین، جاگەر تەسلیم نەبین و بە قەولی خۆیان ئایندەیەکی ئیمام حوسەینی بۆ خۆمان تۆمارکەین و لە عینە حاڵە حسابێکی دیکەش دەکەن. بەڕاستی ئەگەر شەڕ بە قەومێ زیاتر ئیمکانی ئەوەی هەیە عمر بۆ ڕژیمەکەیان بکڕن، ئەوە ئەتوانین قسەی لێ بکەین. جا دەرنەتیجە بۆیە ڕەوەندەکە چۆتە جێگایەک تەسلیم بوونەکە لانیکەم بە خامنەی و ئەم بەشی ئەسڵی ئوسولگەرای جمهوری ئیسلامیەوە ناکرێت مەگەر ئاڵوگۆڕە لەسەرەوەی حکوومەتی جمهوری ئیسلامی بێت سەرکار، دەستەیەکی دیکە تەیفێکی دیکە هەر لە نێو خۆی جمهوری ئیسلامیەوە گرتوویەتی تاوتم لەگەڵ بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست سازشە بکەن و عاقبەت ئاڵوگۆڕێک بە دەرەجەیەک ئیسلاحاتێکی بڕە قابلی تەوەجو لە سیستمە سیاسیەکەیە بەوجود بێنن. دەرنەتیجە ئەو نەوع ئەسازانە جمهوری ئیسلامی هەر بەرەو نەمانە بە تۆ ئیشارەت پێکرد وتت من پێم خراپ نابێ. قسەکە ئەوەیە خۆ بژاردەکانی سەحنەی سیاسەتەکە هەمووی بەدەستی ئێمە نییە، بە تایبەت دوو بژاردە ئەڵان خراوەتە بەرابەر بە جمهوری ئیسلامی، یەکیانەوەیە شەڕت لەگەڵەکەین، یاچیانەوەی ئەڵێن تەسلیم بە. ئەگەر تەسلیم بێت شەڕەکە ڕووی نادا، ئێوە ئەمسالی من و تۆ بەرەی کرێکار و زەحمەتکێش و ئازاخەتی خواز و خەڵکی ئەو کۆمەلگایە بەڕاستی ئەوە بە خازانجێتی شەڕ ئیتفاق نەکەوێت، ئەوە لایەکی دیکە. دوو ڕژیمێک کە تەسلیم بوو بێ لاوااسترە بەرابەر بە خەڵکەکەش. دەرنەچە من هەمیشە و دایم خۆم ئاوام وتووە ببێ ئەوەی ئیدەئالیزەیکەم ئەڵێم لە بژاردەی بینی ئەوەی شەڕ بە قەومێ یا تەسلیمبوونی جمهوری ئیسلامی بە قەومێ، تەسلیمبوونی جمهوری ئیسلامی کەم زەرەرترە بۆ کۆمەلگا، کەم زەرەرترە بۆ بەرەی بزوتنەوەی کرێکاری و ئازادی خوازی. بەڵێ اتفاقان ڕژیمێکی لاواز لە بەرابەرمانە بێ مەجای ئەوە پەیدا بێ خۆڕێک خستن وشارکردنەوەی زیاتر، هێنانە مەیدانی زۆر وشیارانەتری کرێکار و جەماوەر، بەهێزکردنی ئەوەی بزوتنەوەی سەرنگونی خوازە، عاقبەت بەدەستی خۆمان واقعان هەروەک ساڵی 57 بەشی زۆرەکەی ئەوە بوو 1970 وەگەڵ شۆڕشێن ئەکرێ دەسەڵاتی جمهوری ئیسلامی وەلا بنرێ بنکۆڵ بکرێ. ئەمە باشتر لە بەرابەر ئەم دوو بژاردە ئەمەیان باشزانانی هەم ڕەحمان باسی کام بژاردە باشە و کام بژاردە خراپە مەسەلەکەەوە نییە مە دانیشتوی لە مەسەلە سەیری یاریی دیاریکرااو گربێمان خۆش بکەم لە بیباتەوە یاخود سەیری مەجموعەیەک سینناریۆ بکەینەوەوانە بڵین و ئەم سینناریۆمان پێ باشە ئەمە ببێ، ئەمە بێ بە بنەما بۆ هەڵوێزگیری بەڕاستی ئەوانەی کە لەگەڵ شەڕان لەگەڵ جەنگان پێیان وایە جەنگ ببێ باشە و جمهوری ئیسلامی ئێران تەنها بە شەڕی ئەمریکا لە ناوەچێ چاویان لەوە نییە کە چه ئایندێک بۆ عێراق هاتوتە پێشەوە لە ئەنجامی شەڕێکا کە ئەمریکا کردی و لەشکر کێشێکا کە ئەمریکا کردی سەر ئەم ناوچێ، چاویان لەوە نییە کە سەرنجامەکانی شەڕ بۆ نمونە لە جێگایشی وەکو سووریا بەچوە گەیشتووە وڵاتەکانی کە بە چه ئاراستەیەکا ڕۆشتن و چه
ئایندێکی تاریک چاوەڕێیان بۆ ئەوانە پێیان وایە شەڕێک ببێت لە ئێرانە ئێران فەرقی هەیە لەگەڵ وڵاتەکانی ترا و لەگەڵ کۆمەڵگاکانی ترا و بە شەڕێک و بە ماڵوێرانیەک و بە داڕوخانی بنەما بڵین ژێرخانە ئابووری و ژێرخانی کۆمەلگاکەشی تر بەڵام ئادەم ئێرانە ئەو سینناوی کێمە لە عێراقا بینیمان لەوێ ناگەین بە بڕێ من ئەم تێڕوانینە ئەوە ئەم پێباشبوونە و ئەم هەڵبژاردننی کام سینناریۆ بە قازانشترەوە کام سینناریۆ باشترە هەڵبژاردننی شەڕ ئەگەێنێتەوەی کە داکۆچی لە شەڕ بێت و چقلە بۆ شەڕ لێ بدەیت و هەرەوەی کە ئێستا شاپەرستەکان لە ئەمریکا ئیکەن و لەسەر تاسەری دنیا خۆ پیشاندانی گەورە بەڕێخن داواکەن کە ئەم شەڕە ئەنجام بدرێت و یاخود بانوازی ترامپەکان ها درۆ لەگەڵ کردین پێ دوتین بڕژێنە سەر جادو ئێمە هیچمان نەکرد و جۆرێک بۆ فشارهێنان و بشارهێنان بۆی کەوا ترامپ ئەم شەڕە بکات و چاوەڕوانی ئەوەی کە ئیسرائیل بۆ نمونە بتوانێت خەڵک ڕزگار کات و بە سەرنجام ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵک لە مەیەتیە ڕزگاری بەدەستی ئیسرائیل ئەمەیانە و ئەوەشی کە پێی باش نییە شەڕەکە ئەنجام بدی و پێی چاکە کە جمهوری ئیسلامی تەسلیم ببێ هەم لە دژی شەڕ و هەم لە دژی لەشکرکێشی ئەمریکا بەڵام لە هەمان کاتیشە گوشاریشە بۆ سەر جمهوری ئیسلامی ئێرانکە تەسلیم بە ئیتر ئەوە بابەتان و باسانەی کەیەکی لەسەر چەچینەوە ئەتۆمی و گوایە من توانە ئەتۆمیەکانی خۆم پارێزگاری لێ ناکەم توانای ئەتۆمی تۆ 29 ساڵی خەریکی توانای ئەتۆمی دەخت کارەبا 12 سعات لە شاری تەراڵێک جاری وای کارەبا 12 سعات نییە ئەبڕێ ینی شەوە ڕۆژێکە 12 سعات کارەبایان بخەڵک ئەی تۆ ئەم توانە بڵین ئەتۆمیانە و ئەنرژی ئەتۆمی ئەمانە بۆچی سەرف کرد ئەوەنە ملیارد دلار سەرف کردوەوە ساڵە لەم پیتاندنی یۆرانیۆما بۆچی بووە بۆ بەژەوەندی خەڵک بووە بە بەژەوەندی کۆمەلگا بووە خۆگرتن بەمەوە کە گوایە بۆ ئیسرائیل هەیەی بۆ ئێمە نەمان بێ ئەوانە دەیجێ بۆ ئیسرائیل خەڵکی غەزا کوژێ وە من خەڵکی غەزا نەکوژم ئەمان مەنتقی لێدێ ئیسرائیل وڵاتێکەوە هەموو کەسەڵێ ئیسرائیل ڕژێمێک و دەوڵەتێکی دژی ئینسانیە دەوڵەتێکی کۆلونیالیستیە دەوڵەتێکی بڵین پڕ لە هەڵاواردنە پڕ لە ئینەوە بەڕاستی ڕژێمێکی فاشستیەوەی کە ئێستا حکومەکە لە ئیسرائیلە باوەی کە مەسەلەن هەندێک لە چەپەکانیش دیان ئەی بۆ ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ بۆ ئێران نەیبێ بوونمونە یان بەشێکی زۆری عەرەبە ناسیۆنالیستەکان کە قساکەن ئێستا هەواڵێ یاتا ناسیۆنالیستەکانی دەرەوەی ئێران هەنێک چەپان لە دەرەوەی ئێرانیش خۆیان بە چەپەزانەوەوانەوە تا لە بەرامبەر ئەو هەموو کوشتاری جمهوری ئیسلامی کردی ئەوانە زمانیان ناگەڕێت یان چواردێر ناتوان بەسەرێکەوە بنووسن و ئیدانەی بکەنەوە لە حاڵێکا پەرلەمانی ئەوروپا ئیدانەیەکە ڕاستەکانی دنیا بە حەق ئیدانەیەکرد جاوانێکی ئینە شەبەکان ئەو کارە ناکەن بەداخەوە وەلەمان کاتیشاڵێن ئەی بۆ ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ ئێران نەیبێ ئەگەر ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ هەموو عالەم هەیبێ ئەمە بەڕاستی مەنتقێکە تەواو پێچەوانەی هەموو بەژەوەندی و قازانجێکی خەڵکە بەژنی و قازانجی هیچ کەسێک لە دنیاە ئەوە نییە ئەم چەکی ئەتۆمیە مادەم ئیسرائیل هەیەی هەموو وڵاتەکانی ناوچەکە هەیە بێ یاخود مادەم ئەمریکا هەیەی هەر وڵاتێک لە دنیا هەیە چەکی ئەتۆمی هەبێ هیچ منطقێکی ناڕاست و نادروستە بەو معنایش من پێم وابێ ڕای گشتی ناو ئێران و ئەمانە بە ئاراستەی ئەتا ئەوانەشی کە لە دژی شەڕن ئەوانەی کە لە دژی ئەمریکاشن ئەوانەی کە بە هیچ جۆرە پێیان خۆشنێ کە ئیسرائیل ببێ بە سەرداری ناوچەکەەوە بە ئارەزوی خۆی بیکا بە بڵێ تەختەی شەترەنج ئەوانە بێوێت چی ئاڵوگۆڕی پێبێنە ئەوانەی لە ناو ئێرانە لە ڕوانگەیشی ئازادی خوازیشەوە دژی ئەم بنهۆڕیە ئیسرائیل ئەوانش پێویستە فشار و گوشار بۆ سەر جمهوری ئیسلامی ئێران بێنن کە بەسی کەیترە ئەم ئەتۆمیە و ئەم موشەکە دوور هاوێژانە و ئەم پێشکەوتنە و ئەم ئەمانە وازیان نبێن و دەستبەرداریان بەوە تەسلیم بەوان تەسلیم کە بەرحاڵ بەبەستمەوەیە هەڵبژاردننی کام سینناریۆ باشە کاتە ئەوەی چاوەبستێکی سیاسی ئەبی بە عەمەلی نەدەوەی کە هەردابنیشین بڵین ئەم سینناریۆ و ئەم فلیمان خۆشترە لەو فلیمە باسەکە لەسەرەوە نییە باسەکە لەسەر هەڵبژاردننی پۆزیشنێک و موقفێکی سیاسیە قسەکە زۆر ڕاستە زانی چۆنە ئەمە هیچ ئەوەی ئیسرائیل بۆمبی هەیە ئەوەی ئیسرائیل ئەرتشێکی زۆر جنایەتکاری هەیە کە ئەڵانەوە نزیک بە 70 ساڵە ئەم هەموو کارە ساتی لە دژ فەلەستینیەکان و لە خاوەرمیانەیە ناوەتەوە هیچ پاساوی ئەوە نادا کە بێ
هەموو وڵاتانی دەوروبەری هەروە بن هەرچەند ئەوانی بەشێکی زۆری هوان عاقبەت ئەرتەش و نیروی جمهوری ئیسلامی و سوپای پاسدارانی و ئەرتەشی یا حتا ئەرتەشی دەورەی سەڵتەنەت هەرستا افتخاریان ئەم ڕۆژانە ئەوەی ئەڵانە ئەمانەی کەڵانە مزاکراتی لەکرێ وەختی خۆی ئەگەر ڕاستشک ئەگەر ئەرتەشی شای ئێران نەچوایە و چریکە چەبڕەوەکانی ئەوێنە ماوئیستەکانی ئەوێنەی سەر دەوڵەت نەبووانە ئەمانە لە ڕقابەتی یەکتریا خۆ معلومە دەوڵەتانی کۆنەپەرست لە فکری چەکی ئەتۆمیشا بن لە فکری تیارکردنی خۆیان زیاتر بن بەڵام ئەمە ڕوانگەی بەرەی کرێکار و خەڵکی زەحمەت کێش و ئێمەی چەپ و ئازادی خواز نییە بەرحاڵ بە قیمەتی کارەسات بۆ خەڵکی هەر وڵاتە بە سلاحی ئەتۆمی بە خۆتیارکردنی زیاتری نەزامی بێ عقبەت ئیسرائیل لە ماوەی 70 ساڵ عمریە بە دەلیلی پشتیوانیەکی گەورەی کە ئەمپریالیستەکان لێیان کردووە لەلایەن عەلاقەت چەکی ئەتۆمیان بۆ تەمین کردووە ئەو کارێکیان کردووە ژیانی خودی خەڵکەکەی ئێوەنە بەرحازی اقتصادی لانیکەم لەو کارەساتباریە نەبێت کە جمهوری ئیسلامی بەسەر خەڵکیدا داسەپاندووە ئەمەش لایەنێکی مەسەلەکەیە وەم قایسەروە تۆ زۆر نادرۆستە ئەلئان مشکلی نزیک بە 90 ملیۆن خەڵکی ئێران ئەوە نییە ئەرە بۆ چەکی ئەتۆمیان نییە ئەرە ئەو هەموو موشەکەیان بۆ هەیە مشکلیان ژیانە مشکلیان بەڕێوەچوونی ڕۆژانەیە مشکلیان برسیەتیە مشکلیان گرانیە جمهوری ئیسلامی لە 47 ساڵ عمری خۆیان هەر هاتووە و ئەم کارەساتیەی زیاتر کردووە بۆ کۆمەلگاکە بۆیە بەشی زۆری ئەو کۆمەلگایش ناڕازیە فرسەتێکی چکۆلەی بۆ هەڵکەوێ هەروەک مانگە لەوە پێشخۆی نیشاندا ئەیانوێت تەخت و بەختی ئەم ڕژیمە بەسەر پێوە نەمێنێت دەرنەچە ئەمەیە مشکلاتی کۆمەڵانی خەڵک لێرە لەم جۆگرافیای لە ئێران ئەمە بەشێک دەرنەتیجە من پێم بێ ئەو دەردی تۆڵی ئەو هێزە چەپە زەدی ئەمپریالیستیانە یا ئەو نوع هێزە چەپە بەشێکیان حتا سەمپات بە جمهوری ئیسلامی و نێویان مێحوەری مقاومەت و عەداڵەت خوازوانە ئەگەڕێتەوە بۆ سەر استراتێژیان بۆ چوونیان سیاسەتیان فڕی بە قازانج و بەرژەوەندی خودی خەڵکەوە نییە ژیانی خەڵک چی لە بەسەر دێ بژیوی خەڵک چی بەسەر دێ ئەوی لە کۆمەلگایەکی وەکو ئێرانە ئەوە لەو بابەتەوە جا هەر لێرەوە باسیەوە بکەین مەسەلەن لە بەشێکی زۆر لە ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران دەستە ڕاستیەکان چ بەس شاخوازەکان لە دەوری ڕەزا پەهلەوی یا بەشێکشیان لە دەوری ڕەزا پەهلەوی نین چ کۆماری خوازمان هەیە هەرسەر بە غەرب و ئەوەن ناسیۆنالیستەکانی کوردستان و فیدرالیستەکان هەمومان خوازیاری شەڕن بۆ خوازیاری شەڕن حەقەتەکەی ئەگەر خۆت بنێجێ ئەوان لە قازانج و بەرژەوەندی کۆنەپەرستانە و ناسیۆنالیزمی ئێرانیەوە یا شاخوازیەوە یا کۆماری خوازی سەر بە ئێرانەوە یا فیدرالیستەکانەوە خوب ئەوان ئەیانەوێ بە تەوری واقعی ئاڵوگۆڕەکە لەسەرەوە ڕووبدا مەسەلەن هەرەوەی من و تۆ بە دروست دەڵێن ئاخر تەجروبەی لیبی تەجروبەی عێراق تەجروبەی ئەفغانستان آخر لە لیبی و عێراق و ئەفغانستان ئەو هێزە کۆنەپەرستانەی ئەوێنەی کە ئەو وەختە خوازیاری شەڕ بوون مەسەلەن دژ بە سەدام یا بە قەزافیانە خۆ بەڵام ئەوان بە قودرەت گەیشتونیتر خۆ کاریان بەوە نییە کۆمەلگای عێراق تێک چووە کاریان بەوە نییە کۆمەلگای عێراق دابش بووە بەسەر سێ بەشی گەورە بە نێوی شیعە و کورد و سونی ناسنامەی ئینسانی کە جاران لەگەڵ یەک ژیانیانە کرد ئەوە تێک چووە عاقبەت تۆ تەماشای حزب الدەعوە و نازانم ئەم جەریاناتی ئیسلامی و ئەوەی ئەڵان لە حولی حەشتی شەعبی و ئەم حزبانەی ئیسلامی کە هەیە حەقەتەکەوە خۆ شەڕی ئەمریکا و ڕوخاندنی سەدام بووە بەبەرەکەت بۆ ئەوانی تر هەر بۆ ناسیۆنالیزمی کوردیش یەکێتی و پارتیش بەجێوەی ساڵهای ساڵ هەر لە شاخ بن ئەڵانەوە بۆ خۆیان بوونەتە دەسەڵاتدار و ئەوە زیاتر لە 30 ساڵە و ئەبینین لە سەرانیانەوە گرتوویانە تا دوو حزبەکەیان لەسەر پوڵ و پارەیەک بە قیمەتی تێکچوونی ژیانی کۆمەلگای کوردستان دەستیان کەوتووە یا بەشی سونیەکان وانە بواە خۆ بەو دەسەڵاتی ئەمڕۆ ناگەیشتن ئەمڕۆژ لە ڕەزا پەهلەویەوە کە لە عمری 7 ساڵی جێەوەیتە جامعی ئێرانی نەدیەوە هەر لە ئەمریکا بە خۆی دانیشتووە و خۆی باوەشێن کردووە ئومێدی بەوە هەیە شەڕ ڕوو بدا ئەی بگەڕێتەوە ئێران
خۆش ێزانێ ئەو حکوومەتە سەڵتەنێتی یەک پارچەی دەورەی باوکی بۆ زیندوو نابێتەوە بەڵام لانی کەم لە سناریۆی ڕەشەکە دایسەپێنن ڕەنگە لە تارانێک و یا لە جنوبی ئێرانێک و منتەقەیەکی بۆ دابڕدەن و ئەرتەشی ئەمریکاش و نۆفلایزۆنی بۆدانێ و پشتیوانی لێ بکە و تاجگوزاریشی تیا بکە و نەوی خۆشی بنێ شاو لە زۆر پوڵ و پارەیەکی زۆر ئێسراحەتی تیا بکە. فدرالیستەکانی کوردستانی خەوی ئەوە بینن کوردستانی ئێرانیش وەکو کوردستانی عێراقی لێبێ چۆن یەکێتی و پارتی بەدەسەڵات گەیشتون و لە بینی خۆیانەدا بەشیان کردووە ئەو وەختە حزبی دموکرات و تەیفای بەنێوی کۆمەڵە و سوزانم جریانەتی کۆنەپەرستی دیکەی کاڵان خۆیان چەکدار کردو و بە پشتیوانی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و بە پشتیوانی یەکێتی و پارتی و ئەوانە ئەوانش بەدەسەڵاتێ بگەین ئەمەوێت چی نەتیجەیەکی لێ بگرم شەرخوازەکان لە ئێران لە شەرخوازی سەراسەری و سەڵتەنەت خوازەوە تا کۆماری خواست تا فدرالیز لە کوردستان پێکاتنی هەرجومەرجێک لە ئێران ئەوەی ئەمە پێڵین سناریۆی ڕەشێک لە ئێران لە سەروی خەڵکەوە ئاڵوگۆڕێک بە وجود بێ شەڕیش بقەو بێ ماڵوێرانی خەڵکی تیابێ ئەمان خۆیان و دارودەستەکەیان بە پوڵ و پاراگەن بە ئیمکاناتەگەن بە دەسەڵاتەگەن شەڕەکەیان پێخۆشە بەڵام من و تۆ گوێگرانی ئێمە بەرەی کرێکار و زەحمەت کێش و ئازادی خوازی ئەو کۆمەلگایە بینن لێو کۆمەلگایە تێکەچێ بەسەر ئەوان ئاڕوخێ هەروەک لە عێراقە بەسەر کۆمەڵانی کرێکار و زەحمەت کێش و ژنان و لاوانی ئازادی خواز و تێکچووە هەر لە لیبی کابینی بەسەریانە تێکچووە هەر لە سووریای کابینی بەسەریانە تێکچووە بۆیە کە نێبێت دژی هەر بەو تەجروبانی کابین دژی ئەو شەڕە بووین دژی ئەو شەڕا بێت بین ئەگەر ئەو شەڕەش ڕوو بدا لە وەختەژە خۆ نابێت دەستەوەستان ڕاوەستین ئەبێ عاقبەتەکەی بەڵاکانی ئەو شەڕە لەسەر کۆمەڵانی خەڵکەم بێتەوە. زۆر ڕاستە من ئاورە ڕەحمانشتێکی تریش هەیە کە قسەی زۆر لەسەرکرێ پێ خۆشە لەو چەند دقەی ماوە باسێکی ئەوە بکەین هەندێک جار ئەوترێ مەسەلەن خەڵک بۆچی دژی شەڕا لەبەرەوەی کە ئەمریکا و ئیسرائیل نایەنەوێت جمهوری ئیسلامی ئێران بڕوخێن یعنی بە جۆرێک کە تۆ ئیستینتاجێکی واکەی مەسەلەن وەکو ئەم کارعیمادە ئاڵێ وەک لیشمان لێکاڵێ جاری قسەم کردووە بڵاوتان نەکردوتە بەرحاڵ جواب دێنەوە ئەم جارە من داوای لێبوردنەکەمەوە ئەم جارە دامناوە جوابی شێدەینەوە ئەوانە و بە هەر حاڵ من ینی شتەکە ئاوا ئەبینم کە منتیقەکە ئاوایە یاخود ئەرگومنتەکە ئاوایە بۆیە چی ئێمە لە دژی ئەم شەڕین کە ممکنە ڕووبا لە ئێرانە لەبەرێکم شەڕە بێت جمهوری ئیسلامی ئێران ناڕوخێنێ ینی بەغازێک زۆرێک لەوانەیە کە مەسەلەن ئەرگومنتەکەن لە دژی شەڕەکە منتیقەکان ئاوایە کە ئەم منتیقە بۆ خۆی پێشەوانەکەی گاتە چییە کاتە ئەوەی ئەگەر ئەم شەڕە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێنی فەمەرحەبەن بهی یعنی قەیچەکە سەرسەر و سەرچاو مادەم جمهوری ئیسلامی ئێرانی تیاڕوخی کێشە نیە با کۆمەڵگاکەشی پێوە ئێران بێ ینی بە جۆرێک تۆ ئیستینتاجێکی وا ئەکەی لەم جۆرە ڕەخنەگرتنە لەم شەڕە من وا ئەزانم تەنانەت ئەگەر جمهوری ئیسلامی ئێرانی لە نەتیجەی ئەم شەڕەوە بڕوخێ قسەکە لەسەرەوەیە کەسانێکە دوژمنەکەیان بە تەنها جمهوری ئیسلامیە ممکنە بە نانوونەوەیەک بەدەردی تۆ باست کرد کەسانێکە مەسەلەن جمهوری ئیسلامی ئێران قاچی پێیناوە بە پێیانە و ئازاریانە و ئەوانە ممکنە پێیان خۆش بێ ئەمە لاپچێ بەڵام کەسانێک خەڵکی کارگەر و زەحمەتکێش کە جمهوری ئیسلامی ئێران پارێزەری سیستەمێکە کە ئەو سیستەمەیە ماڵی وێران کردوون ئەو سیستەمە نایەکسانیە چینایەتیەیە کە ماڵی وێران کردووە جمهوری ئیسلامی ئێران پارێزگاری ئەم سیستەمەیە شەڕ و لابردنی جمهوری ئیسلامی ئێران لەلایەن ئیسرائیلێکی دڕندە و خوێن ڕێژەوە لەلایەن ئەمریکایەکی ڕاستڕە و فاشیستەوە لەلایەن ترامپێکی بە خوێنتینۆوە لەلایەن ترامپێکی بە دوژمنی هەموو ئینسان دۆستیەکەوە ڕووخانی جمهوری ئیسلامی ئێران لەلایەن ئەم هێزانەوە هیچ بەرژەوەندیەکی خەڵکی کارگەر و زەحمەتکێشییانە تەنانەت 100% دەگەر دڵنیاش بین ئەم شەڕابێتە هۆکاری ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئێران ئەبێ قسەکە لەسەرەوە بێت چی دێتە جێگای جمهوری ئیسلامی ئێران وەچی شوێنی جمهوری ئیسلامی ئێرانەکرێتەوە هەر ئێستا پینۆپەڕۆی ئەوواکەن کە شاپەرستەکان بێن و ئەوانە بە بڕوای من چۆنی پیان ناشرین نەبوو پیان عیب نەبوو جلو بەرگە دزیێوەکانی ئەبوو محەممەد جۆلانیان داکەن و چاکە و پانتۆڵێک و بۆی باقییان کردە ملی و ئەوانە تۆزیعەتیان پیا کردووەوانە وتیان بەس ئەمەد ماوەبا بۆ نەکەشن نەمێنێ چۆن پێیان ناشرین نەبوو پیان شوورەی نەبووم کاریان کرد
و هەموو دامێک و پشتیوانیشەکەن ئێستا بۆ کوشتار لەسەر تاسەری سووریایە لەتوانێت لە عەلەوی بکوژێ ئەتوانێت لە دروست بکوژێ ئەتوانێت هەڕەشەی کوشتار و ماڵوێرانکردن لە خەڵکی ڕۆژاوا بکە ئەتوانێت ئەم ئەزمموی ڕۆژاوا بەرەو ڕووی جینۆسایت بەرێت و ئەوانە لە بەرامبەر هەموو ئەمانەشا پشتیوانی لێەکەن و لەگوڵ کاڵتی پێناڵێن لە سبەی ڕۆژیشە ئەوەی کە دێتە جێگەی جمهوری ئیسلامی ئێران ئەگەر پاشستەکانی دەوروبەری پەهلەوی بن و ئەوانە یاخود دەگەر مجاهیدی خەلق بێ وەکو هێزێکی کۆنەپەرستی دڕندەی هاوکات ئیسلامی ئەمانە بنەوانە هەموو پشتیوانێکی لێکەن بۆی کەوا سەر تاپای ئێران بکا بە گۆمی خوێن و ئەوەشی کە دێتە جێگەی جمهوری ئیسلامی ئێران بەم پشتیوانی غەربەوە ئەمجارە دڕندەتر لە جمهوری ئیسلامی و بێسنوورتر لە جمهوری ئیسلامی ئەتوانێت کوشتار بەرپا بکە و سەرکوت بەرپا بکە و مافەسەرەتایەکانی خەڵک پێشێرکە و ئەو دایەکستانی نابەرابەری و هەڵاواردن و جیاوازی و جاکاری کە لەناو ئێرانە هەیە زۆرتر برەی کردا. من بە ئەگەر وەڵامێک بێ بۆ ئەو هاوڕێ ئەماد یا کاک ئەماد من نازانم کولی تێکستەکەی ئەو فریانە کەوتە هەمووی خوێنمەوە شتێک ئەو قسەیە ڕاستە حقیقەتێکی تایە کە ئەلان لە بەرابەر جمهوری ئیسلامیدا نەقشەی دەوڵەتی ئەمریکا نە شەخسی ترامپ نەقشەی دەوڵەتی ئەمریکا لەگەڵی ئیسرائیل فەرقێکی هەیە ئەمریکا دەوڵەتی ئەمریکا تا ئەوجێی بۆی بکرێ ئێوە جمهوری ئیسلامی نەڕۆخێ بەڵکە لە نێو خۆی جمهوری ئیسلامی ئاڵوگۆڕی هیوا پێک بێ کە دەستەمۆی دەوڵەتی ئەمریکا بێ مانعی بەرنامە و پرۆژەکانی ئەمریکا لە خاورمیانە نەبێ ئەوە وایە بەڵام دەوڵەتی ئیسرائیل مشخصەن ئەم دەوڵەتی ئێستا دەوڵەتی فاشیستی نەتانیاهو پێی وایە و پێم وابێت لەگدانەوەکەی ئەویش دروستە ئەوە ببێ ئەگەر بیانەوێ ئیتر لە جغرافیای ئێرانە دەوڵەتێک لەسەر کار نەبێ و جمهوری ئیسلامیە لەسەر کار نەبێ کە مانعی پرۆژەی چ ئەمریکا چ ئیسرائیل بێ ئەبێ بڕوخێ نەقشەی نەتانیاهو لەگەڵ نەقشەی دەوڵەتی ئەمریکا بەتایبەت لە دەورەی بایدەنە نەقشەکان زۆر متفاوت بوو لەگەڵ دەوڵەتی ئۆباما هەر زۆر متفاوت بوو کەوتنە کێشەی زۆر ئەلەنی نەتانیاهو هەستا چوو لە کۆنگرەی ئەمریکا لە دژی ئۆباما قسەی کرد کە سەر کۆمار بوو لە دەورەی بەرجام و ئەواندا ئەوزاعەکە گۆڕاوە بە هاتنە سەرکاری ترامپ و بەرچاوگرتنی ئەو ئاڵۆگەڕانەی 2 ساڵی ڕابردووی خاوەرمیانە لەو وەختەوە کە نەتانیاهو پرۆژەی خاوەرمیانەی گەورەی بەرز کردێتەوە پرۆژەی خاوەرمیانەی گەورە لە پێشا پرۆژەی دەوڵەتی ئیسرائیل نییە مە پرۆژەیەکە کە لە دەوڵەتەکانی یەک لە دوای یەکی ئەمریکا لە دەورەی جۆرج بوشەکانەوە چ بۆ جۆرج بوشی باوک چ بەتایبەت جۆرج بوشی کوڕ لەو دەورەوە ئەو نێوی نابوو خاوەرمیانەی تازە نەوین بەرحاڵ لە وەختەوە هەیە عقبەت بە دەلیلی ناکامیەکانیان لە ئەفغانستان و لە عێراق ماوەیەک بایگانیان کرد بەڵام 7 ئۆکتۆبری 2020 ئەو مەجارەی داوامدا دەوڵەتی ئیسرائیل ئەمە بەرز کاتەوە و کەماکان ئەو نەخشەیە ئیدامادەن بۆ داسەپاندنی خاوەرمیانەی تازەی مەوردی نەزەری دەوڵەتی ئیسرائیل و ترامپ زیاتر پشتیوانیانە بە تەوری واقعە بێ جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی ئێستا نەبێ جاوە وتمان دەوری پێشوو یا بە شەڕ و نەمانی خامنەی و دارودەستەکەی ئەو ئاڵگۆڕ لەسەرەوە یان ئەوەیە نا خودی ئەم خامنەی و دارودەستەش حازرە بن تەسلیم بن دەرنەتیجە ئاوایە جیاوازیەک لە نەخشەی ئەمریکا و جیاوازیە لە نەخشەی ئیسرائیلە هەیە بەڵام هەچی ئەچینە پێشێ بە دەلیلەوەی جمهوری ئیسلامیش ئەو ئیمکانە نادا کە تەسلیم بێ خەریکە نەخشەکەی نەتانیاهو و ترامپ زیاتر لێک نزیکە بێتەوە کە بە شەڕ ئەو کارە بکەن بە شەڕ حتاگە بە چۆکیا دێنن جمهوری ئیسلامی بە چەکا بێن بۆیە خەتەری شەڕەکە هەیە وەلایەکی دیکەوە ئیتر من و تۆ لازم ناکا بڵێن ئەگەر شەڕ بخەومێ ئەگەر ڕژیم چێنج بکرێ ئەگەر سناریوەیەکی هەرجومەرج ڕوودا بابا ئەوزاعی ئێرانێکی زۆر گەورەتر لە لیبی گەورەتر لە عێراق گەورەتر لە سووریا وەکو وڵاتانەی لێدێ حتمما وایە بەشێکی ئەو کۆمەلگا کە چینی لان هەمووشیاننا بەشێک لە چینی دەسەڵاتداری کۆمەلگای ئێرانن واقعەن
بە نانونەوای خۆیانەگەن بە سەڵتەنەت و یا بە حکوومەتی خۆیان لەم منتەقەیان لەو منتەقاگەن هەروەک لە عێراق گەیشتون لە عێراق عدەیەک بوونەتە ئۆلیگارژ عدەیەک زۆر بوونەتە سەرمایەدار بوونەتە ساحب دەسەڵات ساحب چەک ساحب خۆشی بەڵام بە ملیۆن خەڵکی ئەو کۆمەلگایش تووشی ڕۆژە ڕەشیە بێ قسەکە ئەوەیە ئەگەر لە نەتیجەی شەڕ وام ئاڵ و گۆڕە ئەو قسەی تۆ شەماڵ زۆر زۆر دروستە جێگرەوەکە چییە ئەگەر جێگرەوەکە هەرم هێزە کۆنە پەرستانە بن دێ وەختە بەژمەینەتی بۆ ملیۆن ها خەڵکی ئێرانەمێنێ بۆ خەڵکێکە اتفاقەن ئەگەر تەمەشای سابقەی مبارزاتی و ئاڵوگۆڕە سیاسەکانی لانیکەم 10 ساڵی ڕابردووەکەی وەختێک اعتصاباتی کاریگەری گەورە ڕووی داوە عقبەت نەسەڵتەنە تەڵەب خەبەری بووە لە فعالیەت نە کۆماری خاص فعالیتیان وار بخۆیان لێرە لە ئەوروپا دانیشتون و لە مێدیاوە گەجاجار هاوڕە ڕەحمان زیندانەکانی جمهوری ئیسلامی ئێران سیرکە خر چەند سەڵتەنە تەڵەبیتیایە هیچ لەسەر من قسەکەمەوەیە کاریگەری هەفتەپەی اقتصابی گەورەی 100 ڕۆژەیە کرد هی فولادی ئاوازەی کرد ئیران خودرۆ ئەی کرد چادر مەلو ئەی کرد ئەوەیە وەختە ئاخێزی جەماوەری ساڵی 96 ڕوویدا و نزیک هەفتەیەک 110 شاری ئێران ئەکوڵا لە خەباتی بێوچان و لە خرۆش بەرابەر بە جمهوری ئیسلامی خەبەرێک لەمانە نەبوو لە ئابانی 98 پێڵەن بە ئاماری خودی جمهوری ئیسلامی 1500 کەس کوژرا خەبەرێک لەم جەریاناتە خرۆشە جەماوەریەکەی دوای قەتڵی ژینا ئەمینی لە 3 ساڵ لەو پێش خەبەرێک لەوە نەبوو یعنی منزورم وەیە ئەوەی پیاڵین هەلومەرجی خەباتکارانە ئەوەی پیاڵین هەلومەرجی شۆڕە جێرانە لە ماوەی ئەو 2 ساڵەدا لەسەر شانی کرێکار ژنان لاوان مامۆستایان و ئێمە پیاڵین فەرهەنگیان خانە نشینەکان لەسەر شانی ئەوانە بووە ئەوان فەزای خەباتکارانە و شۆڕە جێرانە و فشاریان بۆ جمهوری ئیسلامی و پاشەکشیان بە جمهوری ئیسلامی داوە ژنانی ئێران 3 ساڵ لەوە پێش دوای قەتڵی ژینا بەو خەباتە بێوچانی خۆیان حجابی ئیسلامیان توور هەڵدا وەڵعانی جمهوری ئیسلامی ناتوانێت بیکاتەوە سەری ژنان ئێستا جا دەقیقەن ئەم هێزە ڕاستڕەوەکانی ئێران ئەم مەدی شۆڕەژێڕیە ئەبینن ئەم لە مەیدانبوونی کرێکار و ئازادی خواز و ژنان و لاوی تێکۆشێری کۆمەلگای ئێران ئەبینن پێیان وایە گەڵ ئاڵوگۆڕی بنەڕەتی ڕووبدا جێگایەک بۆ دەسەڵاتی ئەوان نامێنێ ئەوانە خرێنە پەراوێزی کۆمەلگاکە اتفاقەن بەرەی ئازادی خواز بەرەی بەرابەری خواز بەرەی عەداڵەتی خواز بەرەی چەپ و سۆسیالیست دەسەڵاتی زیاتر بەدەست دێنن هەر بۆیەکانی اتفاقەن لێستاوە هەڵسو کەوتەکەیان ئەوەیە بە کۆمەکی داسەپاندنی شەڕ ئەو خەباتە کۆتایی پێبێنرێ شەڕی 12 ڕۆژەیە کە 4 مانگ لەوە پێش ڕوویدا تەواوی ئەو خەباتەی کرێکاری و جەماوەریەی بوو نەتەنیا لە 12 ڕۆژی شەڕەکەیە لە بین برد مانگونیوێ دوای شەڕەکە هێشتاکوونە هەر نەیانتوانی خۆیان بگرنەوە مانگونیوێ 2 مانگی پێچوو تا جارێکی دیکە ئەحساباتی کاریگەری و خەباتی جەماوەری فەرهەنگی و معلم و خانەنشین بێتەوە مەیدان دەنەتیجە قسەکە ئەوەیە چێ وەختی ئێماڵین لە دژی شەڕین خەریکین لە قازانج و بەرژەوەندی خۆمان وەکو بەرەی کرێکار و زەحمەتکێش دیفاعکەنەڵێن لێگەڕین شەڕتان لەسەر ئێمە کۆتایی بێ دەخاڵەتتان دەخاڵەتی نظامیتان و تەحریمی اقتصادی و هەموو ئەوانتان لەسەر کۆمەلگای ئێران و کرێکار و زەحمەتکێش کۆتایی بێ ئێمە هێزێکی بەرینین لە کۆمەلگایە یعنی هێزی کرێکار هێزی ئازادی خواز هێزی بەرابەری خواز هێزێکی بەرینین شێوەی جۆرا جۆر ئیمکانی ئەومان هەیە مەجای ئەومان هەیە توانایی ئەویان خۆمان بەدەستی خۆمان جمهوری ئیسلامی سەرنگوورکەین ئەگەر حتا ماوەیەکی دیکەش زۆر باش لە هاوڕە ڕەحمانەسە لە بەرامبەرم باسیاکە تۆ کردت پرسیارێکا تۆی هاوڕێ تاڤگەی براهیمەوە هاوڕێ هەژیریش پرسیارێکی داناوە لێرە من پێم خۆشە وازانم ئەمە لە بەشی دۆمی بەرنامەکەمانە کە سەبارەت بە بڵێن شۆڕشی ئێران و دژە شۆڕشی جمهوری ئیسلامیە ئەتوانین ڕووناکە تیش زۆرتر بخێنە سەر ئەم بابەتانەوە پرسیارانە مەسەڵێ هۆکاری چی بۆ ڕاپەڕین سەرتاسەری ئەم جارش بە ئامانج نەگەیشت کە هەزاران ئینسان تیایدا گیانیان بەخت کرد لە مەودا خەڵکی ئێران و کوردستانی ئێران هەرچیان چی بێت
لەمە دووە ئەرچیان چی بێ بۆ ڕزگار بولێنە دەست ئەو ڕژە من دڕندەیە ئەڵێ ئێوە دەڵێن ڕاپەڕین سەرتاسەری و یەکگرتووی ڕژێم دەڕوخێت ئەم جارە ئەو جۆرە ڕاپەڕی نەبوو ڕووباری خوێن ڕوویدا بەڵام بۆ نەڕووخە ئەمە پرسیارێکە کە زۆر کە زەیکا لەوانەش هاوڕێ تابگە ئەی کات و زۆریش پرسیارێکی بەڕاستی جێگەی کە ڕامانە ئەوە حقیقەتێکە باسی ڕاپەڕینەکەی نۆڵە ڕاپەڕین خەڵک بێتە سەرجادە و بە ڕیزی ملیۆنیان بێنە سەرجادە ئینەکەم بە ڕیزی ملیۆنیان هاتن بە دایان هەزارانیان لێکوژرا ینی بەڕاستی پرسیارە پێویستی زانی لەم بابەتەوە قسە بکەم حتمما ئەقساکەین لە بەشی دووەمە پێم خۆشە لە بەشی دووەمە لە باسی ڕاقسە بکەین لەسەر ئەمە زۆر باشە دەی لەبیرت بێ دووبارە بگەڕێنەوە سەر ئەمانە حتمما هاوڕێیان سڵاو و ماندوو نەبن پرسیارێکم هەیە لە هاوڕێ ڕەحمان ئەویژەوەی کە پێتان وانێ دەوڵەتی ئەمریکا لە دانانی کوڕی ڕەزاشا کەڵک وەرگێ بۆ بەژەوەندیە تایبەتەکانی خۆی پێتانوانی ئەمریکا کوڕی ڕەزاشاوەک بەدیر بەڵام کاتێ ئەم کە سەدانێ خراپتر لەو شەڕە بە ئێمە کۆمونیستەکان دەبێت جارێکی تر لە جارێکی تر بەرحاڵ دەست پێ بکەینەوە شتێکی وایە بەرحاڵ لەسەر ئینەکە هەیە بەڵام من بۆم نابینێ لەسەر شاشەکەم دەبێت جاش دەست پێ بکەینەوە لە دژی کوڕیشا بەرحاڵ مەبەستی ئەوەیە کە هەمان دۆخ ئەقەومێتەوە ئەوانە ئاوڕێ ئەمادیش ئەڵێ بوونمانی ئێران درێژەدانە بە پرۆژەی فرۆشتنی چەک بە عەرەب و کەندا و نەمانی بەردەوامی ئەمریکا لە ناوچەکە لەسەر حساب و پاریس سعودی و قەتەر بەرحاڵ ئەم شتە بەردەوامی ئەمریکا لە ناوچەکە لەسەر حساب و پاریس سعودی و قەتەر مەبەستی وەگە جمهوری ئیسلامی ئێران بمێنێەوە ئەمریکا و ئەوانە چەگە فرۆشنەوەوانە بەرحاڵ ئەمەش یەکێکە لەو بینانی کە سەی دەکرێت بەرحاڵ وەختمان نەما بۆ ئەم باسە لەبەرەوەی باسەکەمان وا دیانە بوو کە 45 دقە بێەوە نزیکی 52 دقەیە لەسەر باسی یەکەمین بچینە سەر باسی دووەمیش ئەویش ساڵیادی شۆشی ئێرانەوە لەم بابەتەوە قسە لەسەر شۆرشی ئێران و لەسەر ئەو دژە شۆرشە ئیسلامی کە هات کە بەداخەوە ینی نالەبارترین شت و جێداخترین شت وەختێک لە دنیای قساکەیت و باسەکرێەوە ئەوانە من زۆر جاراوە سێری یوتوبە عەرەب زمانەکانەکەم یاتەنان بە ئینگلیزی ئەوانە قسە لەسەر شۆرشی خومینیەکە شۆرشی ئیسلامیەکەن لە ئێران لە حاڵێکە هەموو ئەوانی کە قوربانیاندا لە شۆشی 1970 هەموو ئەوانەی کە چاوەڕوانی ئەم شۆشیانە کردوانە 100% لیان معلوم بەم شۆشە هیچ پەیوەندیشی بە ئیسلامەوە نییە هیچ ڕەبتێکی بە ئیسلامی سیاسیەوە نیە هەتاکو ڕۆژەکانی ئاخر زۆر بە شێوازێکی سەرسوڕهێنەر ئایەتوڵا خومینی و دار و دەستەکەی لەناو مزگەوتەکانی ئێرانە و حیزب الله و ئەوانەی کە لایەنگری بڵین تەرحی هینبوون تەرحی بڵێن ویلایەتی فەقیه وانە بوونەمانە هاتنە پێشەوە و ئایندەی ئەم کۆمەلگایان بەم جێگایە گەیان کەەوە 47 ساڵە نەک بەتەنها ئێران تەواوی خۆر هەڵاتی ناوەڕاست کەوتە ژێر سێبەری تاریشی ئەم ڕژێمە دەڕەندەیەوە یعنی ژیانی ملیۆنەها ئینسان لەم ناوچێ بوو بە قوربانی هاتە سەرکاری ئەمە چی ڕوویدا لە ئێرانەوە ئایا واقعەتەکان نەزانم کە ناوڕەحمان تۆ خۆدێکێک بووی لەوانەیە کە لەو سەروبەندی شۆشەیە لە ناو ئێرانە بوویت و گەنجێک بوویت کە ممکنە لە بەشێک لە چالاکیەکان و خۆپیشاندانەکانیشا بەشداری کردووە ینی ئەما بێتە جێگەی پرسیار چی ڕوویدا بۆ ئێرانێک کە ساڵی 1905 داوای مەسەلەن مەلەکیەتی دەستوری کرد و داوای مەشروتەی کرد و سنووردانان بۆ سەلاحیەتەکانی پاشا و ئەو هەموو جوڵانەوە ئازادی خوازیە لە وڵاتەیە بەردەوام بوو ئەو هەموو ڕووبەڕۆیە لەگەڵ سەرمایەداریە لەگەڵ ئیمپریالیزمە لەگەڵ چوزانم دەستێوەدان ئەو فراوانیە کە جوڵانەوەی چەک فراوان بوو ینی بازێک لە وێنەکانە بینیهی خۆپیشاندانەکانی یەشی ئاری شاری تاران حەشاماتێکی ئەمەنە زۆر لە مەیدانان بە لەلایەن فیداریانی خەڵقەوە کە ڕەوتێکی
بڵێن بە مارکسیست بوون بە هەر معنایە مجاهدینی خەڵک کە ئێستا بوون بە بڵێن گیرە خۆر و چەکداری بەردەستی ئەمریکاوانە و لە ئەلبانیا دانراون خراونەتە ناو ترشیاتەوە بۆ کاتی پێویست بەکاریان بێنن ئەم مجاهدی خەڵقە خۆیان بە مارکسی ئیسلامی ئەزانی ینی تەنانەت ئەوانەشی کە ئیسلامی بوونەوەوانە ئیدعای مارکسیزم و ئیدعای کۆمونیزم و چەبوونیانە کردبوو چی کرد چی وای لێ هات جوڵانەوەیە کە کارگەر توانی سەرنجام بڵێن یەک لای کاتەوە مانگرتنی کارگەران توانی بیگەێنە بە ئەنجام و ئەم شۆشە سەرخە چی کرد ئەم چی بوو ئەم شۆشەی لە خستە کۆش و باوەشی ئیسلامیەکانەوە بوو بەمایی ئەم دەردەسەری و ئەم مەینەتیە و ئەم تراجیدیە کە ئەوەنە ساڵێ متیایەژی لە درێژەی قسەی تۆدا من جارێ لە پێشە لەسەر ئەو دژە شۆڕشی ئیسلامی قسە بکەم هەموو ساڵێکە ئەم 22 بەهمەندێ ئەڵان ئەمڕۆی کە ئێمە ئەم بەرنامەیە پێشکەشەکەی ڕۆژی 23 بەهمەنە بە تاریخی ئێرانی ینی دروست ڕۆژێک دوای بەسەرکەوت و گەیشتنی ئەو ڕاپەڕینەی کە ئیتر ڕژیمی سەڵتنەتی بە تەواوەتی پاک کردەوە حقەتەکەیەوەیە شۆڕشی ساڵی 57 شۆڕشێکی واقعی بوو کە منسمە لێکدانەوەی لەو بابەتەوە لە وەڵام بە پرسیارەکانی تۆشە بەڵام هەموو ساڵەکە بینی لەم 22 بەهمەنەیە وەک ڕەوتێکی زۆر تەبیعی جمهوری ئیسلامی دێ ئەڵێ ئەو شۆڕشەی ساڵی 57 ڕوویدا شۆڕشی ئیسلامی بێ و جەژنیەگرێ دروست ئەمە پێچەوانەیە ئەم قسەی کە ئێمە لێرە وتمانە ئەمە دژە شۆڕشی ئیسلامی بوون یعنی شۆڕشی دژە شۆڕش بوون خۆیان نێوی هەرچێکی لێنە کە دەقیقاً جمهوری ئیسلامی حاصلی تەبیعی شۆڕشی ساڵی 79 نەبوو دروست نەتیجەی بە شکست کێشانی ئەو شۆڕشە بوو ئەو شۆڕشە پێشەوەی بە ڕۆژی ڕووخانی جمهوری ئیسلامی بگەین بە شکستیان کێشە ئەو شۆڕشەی هەروەک تۆ باس کرد ئەو وەختە من 19 ساڵ عمرم بوو واقعاً بمعنایەک پەروەردەی ناو ئەو خەبات و مبارزە گەرم و گوڕە یەک ساڵەیە بووین کە نەتیجەکەیەوە بۆ ڕژیمی شا نەما دەنەچە ئەوەڵین قسەکەم ئەوەیە کۆماری ئیسلامی مەحسوولی شۆڕشی ساڵی 79 نییە کۆماری ئیسلامی حاصلی بە شکست کێشانی شۆڕشی ساڵی 79 یا ساڵی 57 چۆنیان بە شکست کێشە با بگەڕێنەوە سەر بناغەکانی شۆڕشی 57 ئەوەڵەن تۆ ئیشارەت پێکرد لە 120 ساڵی ڕابردوودا زۆر ئاڵوگۆڕی سیاسی لانیکەم ئەوە دوو دانە شۆڕش لە کۆمەلگای ئێرانە ڕۆیداوە شۆڕشی مەشروتیەت هەیە کاگەڕێتەوە بە 120 ساڵەوە شۆڕشێکی سەرمایەدارانە بوو و بۆ دەورەی خۆی پێشکەوتوانە بوو چۆن چونکی کولی نظامی ئێران نظامی ئەرباب و ڕەعیەتی و خانخانی و عەشیرەتی و ئیر و عەشایر بوو ئێرانیش وەکو هەموو وڵاتێکە بۆیە پای بنایەتە دنیای سەرمایەداری و سەرمایەداری گەشەی تیابسێنێ و وەک نظامێکی باشتر لە نظامی ئەرباب و ڕەعیەتی شۆڕشی مەشروتیەت ئەوە بوو لەژێر تەسیری شۆڕشی ئۆکتۆبرا بوو لەژێر تەسیری شۆڕشی ئۆکتۆبر پێش شۆڕشی ئۆکتۆبر شۆڕشی 1950 رووسیا لەژێر تەسیری شۆڕشی 1950 6 مانگ دوای شۆڕشی مەشروتیەت ئێران 6 مانگ دوای شۆڕشی 1950 رووسیا بوو لەژێر تەسیری ئاڵوگۆڕەکانی فەرانسە و ئوروپایە بوو و پێویستیەک بوو بۆ ئەوەی کۆمەلگای ئێران وردە وردە بجۆزێتەوە بۆ نظامی سەرمایەداری لەو بینەدا ئاڵوگۆڕێک بە وجودات اتفاقاً بەرهەمی ئاڵوگۆڕەکە هەرم ڕەزاخانەی باوە گەورەی ئەم ڕەزا پەهلەویە کە ئەو وەختە سەردار سپایەک بوو سەردارێکی نظامی قەفقاز بوو قەزاقیان پێوتن لە شمالی ئێران اتفاقاً ئەو بۆ وەختێ ئەو ڕژیمی قاجاریان لەسەرکە لابرد ئەوەڵ قسە قەرار بوو ئێران بکرێ بە جمهوری خودی ئەم ڕەزاخانە قەرار بوو بێ بە ئەوڵین ڕێی جمهور مەلاکان نەیانهێشت ئاخوندەکان نەیانهێشت دووبارە جەریانی ئیسلامی کۆنەپەرست کە ساڵی 57 بەدەسەڵات گەیشتن ئەوان وتیان نەخێر ئێران ساڵیانی ساڵە هەر شای بۆ هەرە بێ شای بمێنێ
دەنەتیجە مەزومێ ئەوە ئاڵوگۆڕی ئەو دەورە بەڵام هەچی هاتیینە پێشەوەوانە قبل لە دەورەی ئەو دەورەی خانەدانی پەهلەوی چ دەورەی حکوومەتی ڕەزاشا چ دەورەی محەممەد ڕەزا پەهلەوی سەرمایهداری ئێران گەشەی سند و وڵاتی ئێرانیش مۆدێرنتر بوو زۆر دەستکەوتیش لەو بابەتەوە بەوجات بەڵام بەرهەمەکەی بۆ چینی کرێکارێ کە شکڵی گرت بۆ خەڵکی زەحمەت چێشتی بوو دووبارە هەر فەقیری بوو گرانی بوو بێبەشی بوو نەبوون بوو برسیەتی بوو هەموو ئەو مشکلاتەی کە ئێستا لە دەورەی جمهوری ئیسلامی بەڵام لە دەورەی جمهوری ئیسلامی یا زۆرتر بووەتەوە ئەو وەختە بوو لە عین حاڵە ڕژیمێکی ئستبدادی بوو چکۆلەترین ئازادی سیاسی نەبوو زندانەکانی سیاسی بوو خەفەقان بوو استبداد بوو زندان بوو شکنجە بوو ئێعدام بوو بەتایبەت دژ بە چەپ و سۆسیالیستەکان ئەوەی تر هەموو پەروەندەکانی دەرکەوتووە یعنی تۆ ئەبینی حتا ڕژیمی باوکی ئەم ڕەزا پەهلەویە لە دەورەی مصدق نێوێک بوو نخستوەزیری ئەو بوو مقدارێ لیبرالتر بوو ئەوەشی پێ تەحمل نەکرا بە کۆمەکی ئەمریکا و غێرە کودەتایان لە دژی کردەوە و ڕژیمی محەممەد ڕەزا پەهلەویاندا سەپاندەوە یعنی منزورمەوەیە بەڵام بەرە بەبەرە لە دوای کودەتای ساڵی 32 تەمشایەکەی عاقبە دەبینی لەو کۆمەلگایەدا ئستبداد زۆری کرد خەفەقان زۆری کرد ساواک و شکنجە زۆری کرد ئێعدام زۆری کرد لە عین حاڵە فەقیری و مەحرومیەت و گەڕەکە فەقیرنشینەکان لە تارانەوە گرتوویەتی تا هەموو شارەکانی ئێران لە پەنای مرکزی شارەکان گەڕەکە فەقیرنشینەکانیش قوت بوونەوە کە خەڵک لە برسیات تیا ئەمرد هەموو ئەمانە کەڵەکە بوونە سەریەک لە عین حاڵە لە ئێراندا زانکۆکان دانیشگاکان نەسڵی تازە کە ئەچوونە ئەوێنە بە زۆری بەتایبەت لە دەورەی سەڵتەنەدا شوێنێک بوو کە نەسڵی تازە زۆرتر بەرەی چەپ و سۆسیالیست گەرایشان پیدا کرد تاخو تۆقەش وەکو سازمانی مجاهدینی خەڵقوانش بەرەو ئیسلامگەرایەکی ئرتقاتی کە خۆشیان بە مارکسیستی زانی خۆشیان بە ئیسلامی زانی ئەڕۆیشتن منزورمەیە بڵم بەرهەمی ئەو ئستبداد و اختناقە بەرهەمی ئەو فەقیری و هەژاریە هەمووی کەڵەکەی کردە سەریەک ئەوەڵین چەخماخەی دەستپێکردنی ئێعترازات لە تاران بە 2-3 مانگ پێش ساڵی 57 یا ساڵی 79 لە گەڕەکە فەقیرنشینەکانی تارانەوە دەستی پێکرد گەڕەکە فەقیرنشین و مەحرومەکانی تاران خارج ئەز مەحدودەیان پێوتن ینی لە دەرەوەی شارن دەستیان کرد بۆ ئێعتراز ئاویان نەبوو بەرقیان نەبوو بژیوی سادەی ژیانیان نەبوو لێوە دەستی پێکرد زانکۆکان بە تایبەت کە هێزی چەپ و سۆسیالیستە قەوی بوو وروژان بوونە پایەکی زیاتری ئەو ئەترازاتە و تا کێشایە نێو شارە گەورەکانیش لە شاری تەورێزەوە دەستی پێکرد کە هەمیشە و دایم سابقەی بارزاتی بوو یعنی مەسەلەن من بە جوانی لە بیرم دێ ئەوەڵین ئێعترازاتەکان لە گەڕەکە فەقیرنشینەکان یا ئێعترازاتەکانی زانکۆکان هێشتا کونێ بەشی کرێکاری دەستی پێ نەکرد بوو هەموو لە هەموو جێ باسی ئەوە دەکرا کەوە لەو گەڕەکانی ئەترازات کراوە بەتایبەت زانکۆکان چاوی تێبڕاب بوو لەوێش هەموو کەس لە خەڵکی عادی شارەکەی ئێمە بۆکان و هەموو بابەوە لەوێ ناڵن کۆمۆنیستەکان خەریکن ئەم حرەکەتانە وەڕێخەن هێزی چەپ خەریکن ئەم حرەکەتانە وەڕێخەن واقعی ژوا بوو بەتایبەت زانکۆکانە وەختە داینەمۆی ئەم نەوعە حرەکەتانە بوون تا کێشایە شارەکانیش لە شارە گەورەکانیش دەستی پێکرد من بە شاهدێکی زیند و شەژمانی ئەوەڵێک کە لە تەورێز و تاران و ئیسفەهان و شیراز و مەشهەد و شارێک دواتر من لە دانیشگاکە لێو دەستمە خوێن ڕزاییە یا ئورومیە ئێرە چێشتە واقعەن 6 مانگی ئەوەڵ قسەیەک لە ئیسلامیەکان نەبوو نێوی خومەینی نەبوو 6 مانگ بوو بەش بە حاڵی خۆم لە تەزاوراتە شرکەت مەکرێش تاکوونە نێوی خومەینیم هەر نەبیست بوو تا زمانە لە عێراق دەرکرا وەختی لە عێراق دەرکرا چووە پاریس چوە نۆفل لە شاتۆ لە نزیک پاریس ڕادیۆ BBC دەستی پێکرد ئەینەن وەک چۆن ئەمڕۆ ئەم تەلەڤیزیۆنی ئینتەرنەشناڵە دەستی پێکردووە لە پەسا نێوی ڕەزا پەهلەوی قوت کردوێتەوە ئیکا بە مشکی خەڵکە
رادیۆ BBC منبع بوو هەموو خەڵک لەپۆسا ئەوە خومینی هاتووە ئەوە خومینی هاتوۆتە پاریس و ئەوە چۆن نۆفل لە شاتۆ ئەوە ادعاکە ڕاهبەری شۆڕشی ئێرانە بە تۆری واقعی ڕەهبەرسازیان کرد. ئەمە ئەڵبەتە وانییە بڵێم جەریانێ فەردێکیش ئەتوانێت ئیدعای ڕەهبەرسازی بکات لانی کەم بەشێک هێزی جەماوەری بێ ئەویش بووی لەو ئینقلابی مەشروتیەتەوە کاڵین تا ئێستا جەریانی ئیسلامیش چ لە ئینقلابی مەشروتیەتە بە دەرەجەی حوزوریان بوو حوزوری کۆنەپەرستانەیان بوو کە نەیان ئێران بێتە جمهوری کردیان بە دووبارە سەڵتەنەتی لەو وەختەوە ئەمانش حوزوریان بوو ئەمانش زیندانیشیان ببوو ئەمانش بەرحاڵە خبەت گۆشەیەک بوون بەڵام گۆشەیەکی لە پەراوێز کەوتوو بوون هێزێکی پەراوێز کەوتوو بوون بەرحاڵ بە بۆنەی خومینی و چوونە پاریس و چوونە فەڕەنسا قوت کرانەوە قەتەکەیەوەیە لە دەرنەتیجە ئاوا بوو بۆیە دەرسی بۆ ئەمڕۆتیایە یعنی اتفاقاً شۆڕشێکی حەقخوازانە ئازادی خوازانە عەداڵەت خوازانە کەوتم لە گەڕەکەکان و لە زانکۆکان و لە شارە گەورەکانەوە دەستی پێکرد لە ئێرانە و هەر هاتوو پەرەیگرت هەواش مانگی بەسەراچوو بە ئاشکرا ئیتر وڵات زلهێزە گەورە ئەمپریالیستیەکان و دارودەستەکانی ئەوانیش لە نێو خۆی ئێرانە لە ئەحزابی بۆرژواییەکە کە ئەو وەختە بوون ئەیان زانی ڕەوتی ئەم ئاڵوگۆڕە سیاسیە لە ئێراندا بەرەو چەپبوونە ڕوە بەرەو ئەوڕوا هێزی چەپ و عەداڵەت خواست دەستی تا پێداکە واردی مەیدان بوون گۆشەیەکی ئەوە بوو وەختێ خومینی لە عێراق نەما و ڕێگای پێنەدرا ئەویان هێنایە پاریس و گەورەیان کردەوە و هەر ئەو سەربەندەیە کۆنفرانسێک بەرپاکرا لە تاریخا مەشهورە بنەوەی کۆنفرانسی گوادلۆپ شارە شارۆکێکە لە نزیک پاریس و ئەوانە لەوێنە ڕێی جمهوری ئەمریکا کارتێر بوو نخۆز وەزیری ئینگلیز ئەڵان نێوەکەیم لەبیر چێتەوە ژسکار دێستان ڕێی جمهوری فەرانسە بوو ئەو وەبدان هێلموت شمیتی نێو بوو سەدری عەزەمی ئاڵمان بوو ئەم چوار وڵاتە لە کۆنفرانسی گوادلۆپ کۆبوونەوە و لەوێنە تەسمیمیان گرت ئیتر پشتیوانی لە ڕژیمی سەڵتەنەت نەکرێ و پشتیوانی بکەن لە جەریانی ئیسلامی و خومینی بۆ ئەوەی هێزی چەپ و سوسیالیستی تیا بەهێز نەکرێ ئەمە خاتراتی ئیبراهیمی یەزدیە کە یەکێ لە مشاورەکانی خومینی بوو زاهرێن کراواتی بوو ئەو وەختە بەنی سەدریشە حەسەنی بەنی سەدریش کە دوایی بوو بەڕێی جمهور و دەریان کرد ئەویژە وەختە لە پاریس بوو ئەڵێ ئێمە ڕۆژەکانی کۆنفرانسی گوادلۆپ ئێمە هەر لەوێ بووین پەیوەندمان بوو تەماسمان بوو بە تایبەت حەسەنی بەنی سەدر لە جێیەکە لە خاتراڵێ کۆنفرانسەکەیان تەواو بوو هاتنە دەرێ لە کاناڵ و ئەو پەیوەندیانەی پێمان بوو پیان ڕاگەیاندی وتی بڕۆن خۆتان تیارکەن تەسمیم گیراوە دفاع لە ڕژیمی سەڵتەنەت نەکرێ خۆتان حاضرکەن بۆەوەی بچن لە ئایندەیە دەسەڵات بگرن بەدەستەوە یعنی ئاوا بڵێم شۆڕشێکی ئەسیل واقعی دەستی پێکرد لە جەیەکەوە بە دەخاڵەتی ئەمپریالیستەکان و ئەڵبەتە بە کاریگەری بەعزێ هێزی بۆرژوا کۆنەپەرستە لە نێو خۆی ئێران یەکان جبهەی ملی بوو ظاهرەن ئەمە جبهەی ملیگەراکانی ئێرانی ئیدامە دەهەندەی ڕێگای مصدق بوو کە وەختە کەریم سەنجابی دەبیر کۆلیان بوو بەرحاڵ بنێوی جناحی لیبرالی بۆرژوازی ئەویش تەواو سەری دانەواند بۆ جەریانی ئیسلامی و جەریانی خومینی لەولاشەوە مەسەلە هەرەوە نەبوو برۆکەی غەرب وڵاتانی غەربی ئەمپریالیست خۆیان ساک کردەوە دفاع لە خومینی بکەن لە مقابلیشە هەر لە قەدیمترەوە بلۆکی شەرق و بە سەرۆکایەتی خودی شوڕەوی بەرحاڵ بوو بە خێروبەرەکەت بۆ جەریانی ئیسلامی لە کاناڵی حزبی توودەوە پشتیوانیانە کرد لە جەریانی ئیسلامی یعنی لەو سەروبەندە تاریخیەدا شەرق و غەرب بەرعەکسی شعارەکەی خومینیەی و نەغەربی نەشەرقی هەم شەرقی و هەم غەربی پشتیوانی لە جەریانی ئیسلامی جەریانی ئیسلامیان تەبدیل کرد بە ئالتەرناتیو خۆی شەیەک هێزی کۆمەڵایەتی بوو بەڵام تەبدیلیان کرد بە هێزی ئالتەرناتیو جا لێرەوەیە لەو سەردەمەوە کە جەریانی ئیسلامی گەورە کراوە وەیتە تاریخەکەشی دیارە لە پاییزی ساڵی 57 ئێرانی کە ئەکاتە هەر پاییزی ساڵی
هەفتاونۆی پاییزی ساڵی 1970 ڕازەکە درستە هەفتاهەشتە لەو پایزەدا دوو ڕۆژەیە بەنێوی تاسوعا و ئاشورا هەمومان نەزانین و بەتایبەت ئەو دوو ڕۆژە ڕۆژی ئاشورای حسینیە تر بۆ تاسوعا و ئاشورا وەختە کەوتۆتە ئەو کاتەوە بەڵێ لەو تاسوعا و ئاشورای ئەو وەختە کرا لەوێنەی تر ئیجازە درا بە شاشیان وتبوو حەقی سەرکوتت نییە ئیجازە درا بە ملیۆن خەڵک لە تاران و تورێز و ئەوانە هاتنە مەیدان بە بۆنەی ڕۆژی مەسەبی و تاسوعا و ئاشورا لەوێ تر حتا لەوێ قەدەغە کرا بڵێنی تر مەرگ بەرشا فقط وترا زیندەباد خومینی یعنی بەو مەعنا لەو ڕۆژەوە ئاڵوگۆڕێکی نەوعی بەوجوتان جەریانی ئیسلامی کرا بە ڕەهبەر هێژمۆنی کرا بەنظرم ئەو ڕۆژە ڕۆژی شکستدانی شۆڕشی بەرحەقی ساڵی 57 بوو یعنی پێشەوەی بگەین بە ڕۆژی 22 بەهمەن شۆڕشەکە لەبار چوو شۆڕشەکان بە شکست چێشە حتا بەرەی چەپ ئەم سازمانی چریکی فدایی خەڵقی ئێران تەمەشاکەین وەختی ئەو ڕۆژەی خومینی دێتەوە بۆ تاران و بە تارەی فەڕەنسەوی هاتوو لە ڕۆژی 12 ڕۆژ پێش دە ڕۆژ پێش 22 بەهمەن هات ڕۆژی ئین ڕۆژی 12 بەهمەن هاتەوە بە ملیۆن خەڵکیان برد بە ئیستقبالیەوە خودی سازمانی فدایانی چەپ فدایان خەڵقی ئێران بە قەولی خۆیان بە سەفی مستەقلی خۆیان چ بوون لە پەنای فرودگای مێهرابادی ئێران بە سەفی مستەقل پێشوازیان کرد بە ڕیزی سەربەخۆی خۆیان چوون بۆ پێشوازی خومینی ئەمویست ئەوە بڵێم برێک توولانی بۆەوە دەرنەتیجە شۆڕشی 57 شۆڕشی واقعی بەو جۆری وتم سەری هەڵدا بەڵام بە شکست چێشرا لەو ڕۆژەوە بە شکست چێشرا کە کاراکتەرەکەی گۆڕا باش هاوڕێ ڕەحمان پرسیارێکم هەر بەڕاستی بۆ من پرسیارێ سار کوچکاوم بزانم لەو سەردەمەیە کاڵێ لە تاسوعا و عاشورا طبعاً بە شیعاری حوسێن و یا حوسێن و یا حوسێنەوە هاتە حوسێنیش حوسێن و خومینی ڕەهبەریش معلومە گوایە شەهیدی ڕاپەڕینە و لە بەرامبەر زوڵم و زۆرا و ئەم حیکایەتە سیر و عەجایبێکی ژێڕنەوە لە حوسێن و لە پێناوی خەڵکی فەقیر و هەژاری کوفەیە هاتووە شەڕی لەگەڵ ئومەیەکانە کردووەمانە ئەم حیکایەتە جێڕنەوەمیان کردووە بە سەردیەتێک بۆ خۆیانوانە لەو تاسوعا و عاشورەیە کە ئەم خۆپیشاندانانە و ئەم تەزاوراتانە کراوە بە جۆرێک لە جۆرەکان هەر لەو کاتەوە دیارە ئەم شۆڕشە زەوت کراوە و سواری ملی بوون ئیسلامەکان هیچ ڕەوتێکی چەپ بە حیزبی توودا چریکە فیدایەکان یاخود لایەنێکی چەپ لە ئێرانە لە بەرامبەر ئەم پیلانەیە لە بەرامبەر ئەم پلانەیە هەڵوێستێکی دیاریکراوە نیشان داوە لە مێژووە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە بابەتە هەیە ئینزارێک هەیە ئاگادارکردنەوەیەک هەیە کە خەڵچینە خەریکن سەری شۆشەکە ئەکەن بەهاشا مەسەن شتێکی لەم بابەتانە هەیە من بەڕاستی هەر کوچکاوم بزانم من پرسیاری خۆمە نا بەداخەوە هێزی چەپێک کە نێوی بوو بێ قسەی ڕۆیشت بێ مەسەن ناوەختە سازمانی چریکای فدای خەڵکی ئێران لە سەراسەریان نەوەڵا خۆی جوود کردووە خۆی هاوڕای کردووە هیچ قسەیەکی جیاوازە و نەبیستراوە هەرم مجاهدینی خەڵکا و چەپ نەبوو ئەو هەر خۆی هاوقەدەم کردووە بە ئومێدیەوەی سەهمێکێ بێ لە قودرەتە حزبی توودە هەر بە تەواوەتی پشتیوانی کردووە ڕادیۆی فارسی مۆسکۆ ئەسەن تەبلیغاتی بۆ کردن دەرنەتیجە لە ئاست سەراسەری من ئەم بینە لەم ساڵانی ئەخیرە تاریخنگاری زۆر کراوە کەسان لە سازمانی پەیکار لە بەعضێ لە سازمانی چەپی رادیکال ئەوترێ ئەو وەختە دردۆنگ بوون ناڕازی بوون ئەوان نەبوون بەڵامەوە ئەو بەشە لە چەپ نەبوو دەنگی زۆر بڕوە قسەی زۆر ببیسرێ لەو وەختەدا تەنیا یەک تەجروبە هەیە ئەوی تەجروبەی کوردستانە ئەوی تەجروبەی کۆمەڵێ کە ئەو وەختە هێشتا بەنێوی کۆمەڵەش فعالی ڕاگەاندنی دەرنابڕی ئێمە تا ئەو ڕۆژەی ڕۆژی 26 بەهمەن شۆڕشی قیامی 57 بە سەرکەوتن گایەت و هاوڕە حەمەحسێنی کەریمی گیانی بەخت کرد و ڕۆژی 4 ڕۆژ دوای سەرکەوتنی 4 ڕۆژ دوای ڕوخانی ڕژێمی شا کۆمەڵە بۆ ئەوەجاری تراایی خۆی دەرکردوتی من نێوم کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەت کێشانی کوردستانی ئێران ئێستا چێرەکان و شەخسیەتەکانیشیمان ناناسی یەک شت بوو ڕەوتی چەپ لە کوردستان کە زۆرتر شەبەکە بوون فعالین بوو
هەڵسوراوان بوو ئێمەش جوزی ئەوانە بووین تازە نەفەراتی ئەوەڕ و ئەسڵیش نەبووین جوانتر و تازە کارتر بووینوانە ڕوتی چەپ لە کوردستانە تحتی تەسیری جریانی ئیسلامی قرار نەگرت قەتیش سەرەتی پێنیشان نەدا هەر لە ڕۆژی وەڵشیۆ لە دژی بوو بەڵام ڕوتی چەپی کوردستان دەنگێکی نەبوو لە سەراسەری ئێرانە دەنگێکی نەبوو من بیستمە لەنێو حتا جریاناتی لیبرال و بورژوا وەک ئەفراد وەک ئەشخاص وەک کەسان وەکو مەحافل الان کە تاریخ نگاریەکەن ئەڵڵ وەختە ناڕازی بووینە وەختە وتمانەوە شۆکێکە بۆ کۆمەلگای ئێران بەڵام نامت دەنگی زاڵ نەبووە تاوجێی بەسواب بە پرسیارەکەی تۆ بێ حزبی توودە ئەو وەختە ئەگەر هەڵوێستێکی جیاوازی بۆ ئەیتوانی تاسیری بێ سازمانی چریکەتی خەڵق ئەیتوانی تاسیرێکی بێ یا قەدەمی بعدی ئەو سەرەکەوێ سازمانی پەیکە هیچیان ئەو دەنگە جیاوازە نەبوو بەداخەوە ئەزانین چۆن ئاورە ڕەحمانخۆی ئێستا کائیمادیش کۆمنتێکی نووسیوە بە جۆرە لە جۆرەکان لە قسەکانی تۆ شاهات من پێ خۆشە لێرەیە دیقەت لەسەر مەسەلەیەکی تر بکەم چونکە زۆر جار باسی ئێرانە کرد کە باسی کۆمەلگاکانی ئێمە کرێ ینی مەبەست یا بێ مەبەست ئەو کەسانی کە لێکدانەوەکەن لەسەر بڵین تەدەخولی هێزە کۆنەپەرستەکانی دنیا و هێزە ئیمپریالیستەکان و ئەوانە تقریبان شتێکی ئەوە نایەڵنەوە بۆم کۆمەلگایانی خۆمان مەسەلەن کەنەه ئەمەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە یەک بڵین تەختەی شەترەنجە ئەمریکا لەلایەک و وەختە مەسەلەن رووسیا لەلایەک یاریانتیا کردووە داشتیان لێرە بردووە بۆ ئێوە داشتیان لەوێ هێناوە بۆ ئێ من لە هاوڕێی خۆمانم بیستۆ کە باسەکەڵی هاتنی خۆمەنی ڕژیم چێنج بوو ڕژیم چێنج بە معنایە کە هەموو ئەوەی کە ڕووی داوە لەم پرۆسیسەیە و هاتنی خۆمەنی تەنها بە تەنها ئەبەستنەوە بە تەدەخولێکی دەرەوە یعنی ئەوەی کە مەسەلەن ئەم شۆڕشە ممچینە چەپەکان و کۆمونیستەکان تایە باڵا دەزنەوە ئەوانە بداتە پاڵی اتحادی سۆڤێتی وەختەکە هەبوو بۆیە با فریاکەوین بڕۆین ئیسلامەکان بەهێزکەین بۆی ئەمە فاکتەرێکە یەکێکە لە فاکتەرەکان بەڵام گۆڕینی ئەم فاکتەرە بە فاکتەری سەرەکی بە معنایەک لە معناکان لێسەندنەوەی هەموو عاملیەت بوو هەموو قودرەت و توانای کۆمەلگاکانە بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی خۆیان ینی کەئەنەوە ئێمە ئەم کۆمەلگای بە کۆمەڵێک بەشەر نییە کە ئەفکاری سیاسیان هەیە ڕێکراوی حیزبی دروستەکەن چین و گروپی کۆمەڵایەتی جۆر بە جۆرن لە بەرامبەر یەکا لە ململانیان و ئەم شتانە وجودی نییە کۆمەلگایەکە پڕێکە لە حەشاماتێکەرەوا لێوە هەڵ ڕژاو وەکو خڕگە بەرد و ئەوانە هیچ پەیوەندیشان بە یەکترەوە نیە و کۆمەلگان نیە و لە دەرەوە هێزە گەورە ئیمپریالیستەکان چ بڕیارێک دەن و چ نەخشەیەک چێشنەوەوانە ئەوەیە چێتە پێشەوە بە جۆرە لە جۆرەکان ئەم تێڕوانی نەخۆشی بە ڕادیکاڵەوە نیشان با بەڵام لە بنەوە نە هیچ ڕادیکالیزمیی تایە و نەبیر و بۆچوونێک و تێڕوانینێک کە عملیەت و فعالیت بۆ خەڵک و بۆ چینی کارگەر و بۆ خەڵکی زەحمەتکێش بەڕەوا ببینێ کە نەتوانێت ئەمە بەڕەوا ببینێ ناتوانێت ئەسڵان خەون بە ئازادیانەوە ببینێ یعنی تۆ لە بیدایەتەوە بەر لەوەی هەر قسێ بکەیتوانە بڕیارت داوە کام خەڵکە هەرچێ بکەن خۆ هیچیان پێ ناکرێت ئەوەی کە سەرنجام بڕیارەدە هێزە گەورە کۆنەپەرستەکانی دنیا و ئیمپریالیستەکانی دنیان و ئەوانن کە یاری بە هەموو شتێکەکەن لێرەیە ئەگەر ئەم خەڵکەش ڕەش و ڕوتە و داماوە کەوێتە دوایەوەی کە قەڵەباڵغیەک و میدیاکان بە جۆرێک شتەکان پێچوانەکەن و حقەتەکەی ئەوەیە لە کاتی شۆڕش و ڕاپەڕینەکانە لە دنیای هەمیشە و دایم ئاوا بووە قسە لە بەلشەفیەکانە کرێ قسە لە مەسەلەن ئەو هێزە شۆڕژێڕانا ئەکرێکە ڕابەرایەتی شۆڕشیان کردووە ڕابەرایەتی شۆڕشکردنیان هەر بە تەنها بە چەکداری نەبووە بە دروستکردنی هێزی چەکداری نەبووە بە دروستکردنی جۆرێک لە ڕێخستن بووە کە ئومێدی داوە ئەوان نەتوانن کۆمەلگا بەڕێوە بەرن و کۆمەلگا لەسەر پێی خۆی بهێنڵەوە ینی شۆڕشە گەورەکانی دنیا وا نەبووە خەڵک تووڕە بێت و بێتاقەت بێت و برسی بێت و ئەوانەوە بڕژێتە سەرجادە و حکومت بڕوخێت و دوای اینجا خەڵک کۆ بێت و بزانن چ حکومەتێکی کە دروستکەن چ ئەلتەرناتیوێکی کە بێنە پێشەوە ئەلتەرناتیوی دەسەڵاتی داهات و بەر لەوەی کەوا شۆڕژ ئەنجام بدرێ خۆی خەمڵاندووە و ئامادەیە ئەو وەختێک کە لینین لە دۆمایە ئەڵێ ئێمە ئامادەین دەسەڵات بگرین ئەو دەمەیە و ئەو کاتەیە کە شۆڕشی ئۆکتۆبەر بڕیاری لەسەر درێ
ئەو دەمە ئەو کاتەیە کە شۆڕشی ئۆکتۆبەر ئاسوویەکی بەردەما ئەکرێتەوە کە حیزبی بەشەفی بەو سۆڤێتاتانەی کە دروستی کردووە بەو شورانی کە پێچی هێناوە توانای ئەوەی هەیە کە کۆمەلگا بەدەستەوە بگرێ و لە جێگای حکوومەتێکی هەڵۆشا و لابراو کە شۆڕژ لایە بات و ڕایە ماڵێ هێزێکی تر هەیە دێت پێشەوە نایڵی خەڵک لە برسا بمرێ نایڵی خەڵک ئەم باسی یەکتر ببێت و ببێ بە شەڕی میلیشیا و شەڕی گەڕک و شەڕی چەک لە بینی خەڵکە ئەمنێت و ئاسایش ڕائەگرێ کۆمەلگا کە گەیشتە قەناعەت کە هێزێکی دیاری کراو هەیە ئەتوانێت جێگەی ئەم هێزە بگرێتەوە کە ئێستا حکومەکە و دەسەڵاتدارێتیەکە ئەو دەمەیە کە شۆڕژوەدا شۆڕشەکانی دنیا هەمیشە لەلایەن کەمایەتیەوە کراون ئەوەی شۆڕشەی ئێران کە ئەوەنە بە فراوانی باسەکرێ ئەوانە نەگەیشتۆتە لە 1970 بۆ ئازانم لە 1950 لە بینی 15 بۆ 70 کە بەشداری تیا کردووە نەگەوانی کە شۆڕش جەربوون ئەوانەی کە لەبەرەی دژی شۆڕشی شابوون هەموو ئەوانەی کە بەشداریە لەم ڕووداوە نەکردووە نیسبەتێکی ئەوەنن نیسبەتی زۆری خەڵک دانیشتون و چاوەڕێن بڕیار لەسەر چی بدەن ئەو بڵێن نیوترالیتیەتە یاخود ئەو حیادەی کە هەیەە ئەو بێلایانی کە هەیەە بە کام لایە بیشتێنەوە دیفاع لە هێزە شۆڕژجێڕەکان بکەن یا لە پشتی هێزە دژی شۆڕشەکانەوە بوەستن بۆیکەوە ئەم وەزع کۆتایی پێبێ لە ئێرانە بەداخەوە چەپەکان سەرباری خەباتێکی دوور و درێژ و ئەوانە ئەو شێوازە لە ڕێخستن کە بتوانێت کۆمەلگا بەدەستەوە بگرێت لە دوای شۆڕشۆمانە ئەمانیان پێک نەهێناوە فرسەتیان نەبوو پێچی بێنن مەسەلەن خۆیان بە خاوەنی کۆمەلگا نەزانیوە پێیان وابووە کە بە پێی تیوریەکانی سۆڤێت جارێ خۆناغی شۆڕشی بۆژوازی نیشتیمانی و ئەبێ بۆژوازی بێتە پێشەویشەکانی خۆی بکات و ئەم بابەتە تیوریانێک کە هەبوون و ئەوانە شتێکی لەم بابەتانە بووە بە هەر شێوازێک بۆ ئەوان ئامادە نەبوون کۆمەلگا بەدەستەوە بگرن هێزێکی تر کە نەک ئامادەی کۆمەلگا بەدەستەوە بگرێت و ئەوانە 1400 ساڵە هەموو جمعەیەک کۆبوونەوەی هەیە باشە لە هەموو گەڕەشێکا بنکەی هەیە و هێزێکی هەڕەمیە و لەسەرەوە بۆ خوارەوە بەستم مەرجعیەتی شیعەیە و بەشێک بە درێژایی تاریخ لە کاتی شا ئیسماعیلی سەفەویەوە بەشێکە لە دەسەڵات دام و دەستگایەکە لە پەنا دەسەڵاتە بۆ مەشروعی پێدانی دەسەڵات وایە و شێوازێکە لە دام و دەستگای مەزهبی کە زۆتر لە کەنیسەی کاسۆلیکیە چێ ئەو چۆن ئەوان کاردیناڵیان هەیە و چوزانم پاپایان هەیە و چیان هێوانە بە جۆرە لە جۆرەکان مؤسسەی شیعەش لەم بابەتانەیە ئەم مؤسسەیە ئامادەیە ئەڵێ من کۆمەلگا بەدەستەوە گرم نەک تەنها بۆ ژوازی دەرەوە و هێزە ئەمپریالیستەکان وانە بۆ ژوازی ناوخۆ بازار سەرمایەدارانی ناوخۆ کە ئەیانەوێ هەرجوو مەشغوڵ نەیاتوانە ئەوانیش وەلایەنە گوێزرێتەوە بۆ ئەمە و کۆمەلگاش لە بەردەمی ئەوە وەستێکەوە شا ئەڕواتەوەوانە چێت جێگەی بگرێت و تووشی هەرجوو مەرجوو خۆپیشاندانی هەموو ڕۆژە ببین یاخود دام و دەستگایەک بێت کە کۆمەلگا بەدەستەوە بگرێت جمهوری ئیسلامی لەم معادلاتانەیە ئەیباتەوە محدودکردنەوەی ئەمە بەتەنها بۆی کە لە گوادلۆب چی ڕوویدا و چی ڕووی نەدا و ئەوانە دووبارەکردنەوەی ئەو قسەیە کەەوە غەرب و ئەمریکایە کە هەموو شتێک بڕیارەدا و هێزە ئیمپریالیستەکانە بڕیار لە هەسەر هەموو شتێکدەن و هەر ئەوەش ئەمڕۆ نەقڵەکرێ بۆ ئەمڕۆی ئێمە بیرەکەنەوە ئەمریکا و غەرب پشتی چیەگرن پشتی کوڕەکەی شاگرن یا مجاهیدی نەگرن و بم پێ دەسەڵاتی داهاتوو لە لای چی ئەگیرسێتەوە بەبێ بیرکردنەوە لەوەی کە کۆمونیستەکان و چەپەکان بۆ ئەوەی شۆڕشی ئایندەی ئێران بە دەردی شۆڕشی ڕابردووی ئێران نەچێ پێویستیان بۆی بیر لەوە بکەنەوە چۆن لە هەموو گەڕەکێکە ئەتوانن ئیدارە و کاروباری ئەو گەڕەکە بەدەستەوە بگرن من بەمەنە کۆتایی دێنم قسەی تر ناکەم دوا قسە بۆ تۆ بەجێڵم چونکە وەختم زۆر بردوو گەیشتینە کۆتایی بەرنامەکەشمان بەجۆرێ فەرموو دەست خۆش بێ خاڵی باش باسکرا بامنی چەند شت بڵم لەم بەشەکە جواب بدەمەوە هیوادارم نوع جوابێک بێ بۆ پرسیارانەی هاوڕە ئەمات ژیرنینا تافگە دەوری پێشوشە باسی کرد چونکی بەشێک لە باسەکەی ئێستای ئێمە بۆ دەرزوەرگرتنە لە ڕووداوەکانی ئێستا جارێکی دەکەت چۆن ئالتەرناتیوێکی کۆنەپەرست و بۆرژواییمان بەسەرا دانەسە پێنن چۆن نەبێ بە ڕژیم چەند جوانە با من لە بەحسی ساڵی 57 یا ساڵی 79 ئەوەی بە قوری تۆ بازە لە ڕفێق نزیکانی خۆشمان هەر بە ڕژیم چێنج تەوزیحێدەن بە نەزەرم ئەوەی لە ساڵی 79 ڕۆیدرا هەر بە ڕژیم چێنج تەوزیحدانی غەڵەتە و شتێکی سەتحیە
کارکرا بۆ ڕژیم چێنج گوادلۆ بۆ ئەوە بوو بەڵام ئەخبر لەسەر هێزێک کاریان کرد کە خودی ئەو هێزە بۆ خۆی بنەمایەکی ئیجتماعی بوو هێزێکی ئیجتماعی لە پشت جەریانی دواکەوتووی ئیسلامی لە ئینقلابی مەشروتیەتەوە یا لە شۆڕشی مەشروتیەوە تا ئێستا بتەوێنێتەوە عاقبەت بەشێک لە هێزی کۆمەڵایەتی لەسەر لەگەڵ بوو دیارە بەرەی کۆنەپەرست بوو بەرەی کۆنەپەرست بوو بەڵام بە دەلیلی مەسەبوونەکە کۆڵک خەڵکی عادیش بە تەوری واقعی تەوهمی بە پیان بوو بە ئایەتوڵڵاکان و باخونەکە ئەمە خاڵێکی ئەوە لایەکی دیکە ئەگەر فقط بە گوادلۆپ و دەستێوەردانی زلهێزەکان تەمەشا بکەین ئەو وەختە ئەی ڕۆڵی حزبی تودە کە حزبێکی سیاسی جێکەوتوو بوو ئەو کۆمەلگایە بوو ئەی ڕۆڵی جبهەی ملی ئێران و کە مستەدق نخست وەزیرەکەی بوو و ڕەوتێکی سیاسی جێکەوتووی نێو ئیقتصادی سیاسی ئێران بوو ئەو چی اتفاقان لەو بابەتەوە هاوڕێ مەنسوور ئەحمەد نووسینێکی زۆر جوانی هەیە بنێوی تاریخی شکست نەخواردووەکان لەوێنە ئەڵە گوادلۆپ دروست بوو لەسەرەوە دەخاڵەتیان کرد بەڵام ئەو ئاڵوگۆڕەی لە دەسەڵاتی سیاسی ئێران پێکات ڕژیمی سەڵتەنەت ڕۆیی و جمهوری ئیسلامیانە بێجگە لە گوادلۆپ بەبێ ڕۆڵی حزبی توودە کە ناسیۆنال ڕێفۆرمیزمی ئێرانی نوێنەرایەتیە کرد و بەبێ ڕۆڵی جبهەی نەتەوەی یا جبهەی ملیەکەی دەورەی مصدق و ئەوانە کە ئەویش باڵێکی مهم لە بۆرژوازی ئێرانی بەرحاڵ نوێنەرایەتیە کرد بە سەرنجام ناگەی پاداگوا بۆ ڕژێ بە معنای حکوومەتێک ڕۆی حکوومەتێک کە هاتەجێ ڕەنگە وا بڵێ زاهری ڕژیم چێنج بەڵام پرۆسەیەکی ئاڵۆزی پڕپیچ و خەمی سیاسی کۆمەڵایەتی ڕوویدا تا بەو جێگەی و مهمتر لە هەموو ئەوەیە چینی کرێکاری ئەو وەختی ئێران وە سازمانە چەپ و ڕادیکاڵیکانی سەر بەو چینە ئەوەی واڵان تۆ باست کرد ئاما لە قامەتی ئالتەرناتیوە مەترەح نەبوون خۆیان لە قامەتی ئالتەرناتیوی جێگرەوەی حکوومەتی سەڵتەنەت نازانی دەنا حقیقەتەکەوە لە بیرمان چوو دەوری پێش و باسی بکەین هەموو ئەو تەزاهوراتە گەورانەی کە لە ئێراناکران بە 6 مانگ و 9 مانگ و 10 مانگیش تا زەمانێ ئیعتیسابی سەراسەری کارگەرانی نەوتی ئێران کە بڕبڕەی پشتی اقتصادی سەرمایه‌داری ئەو وەختەی ئێران و ڕژیمی سەڵتەنەت بن تاو ئیعتیسابە بە ماوەی 1-2 مانگ ڕووی نەدا ڕژیمی شای بە چۆکان نەهات ئەو ئیعتیسابە کارگەریە هەر بۆ ڕژیمی شای بە چۆکان هەر بۆیە ئەو وەختە بوو بە شعاری لانیکەم چەپەکان کارگەرێ نەفتەما و ڕەهبەرێ سەرسەختەما کاریگەری نەوت بوو بە ڕەهبەر شوورایان حتا دروستکرد حتا باسی وەکران نوێنەری کرێکاران بچێتە شوورای ئینقلاب کە ئەمساڵی ڕەفسەنجانیەکان و هەرم خامنەیەکان و وەختی خۆی مێدی بازرگانەکان و ئەوانەشی تیابوو نازانم چوونیا نەچوت بەڵام چینی کرێکارێکی ئاوا بەهێز وەختە حزبی سیاسی خۆی نەبوو وەکو حزبی کۆمۆنیستی و سۆسیالیستی خۆی لانەکە ئەوە ڕێکخرا و سازماندرا و حتا شوڕایەکە وەختە دروستیان نەکرد نهات وەکو ئۆرگانێکی ئینقلابی نەهاتە مەیدان بڵجا من ئیدعای دەسەڵاتم هەیە چینی کرێکاری ئێرانم لە پشتە جوابتان نادەمەوە ئەوانە بۆشم باسکردی جریانی چەپ دەنەچە نەبوونی ئالتەرناتیوی جیاواز لە قامەتی ئەوەی پێڵێن ئالتەرناتیو ئەمە بۆشایەکی گەورە بوو جا بۆ یەکانێ چەند دەرس هەر لەم قسانی تا ئێستا هەیە و جوابێکی شە بە قسەکانی پێشووی هاوڕە تافگەوانە کە بۆ مەسەلەن خۆشی جەماوەری ئەم جارە بەسەرکەوتن نەگەی لێرە شابینی خەریکە و داستانانە تەکرارە بێتەوە بەڵام ئەم جارە بێ وشیاریمان ببێ وشیاریشمان هەیە بە دەرەجەیەک چەند نەدەرەقەت مەوج و وەزیەتەکە دین ئەوە بەسێکی دیکە یەکەمەوەیە ئەم جاریش ئەگەر بۆیان بکرێ ئەیانەوێ ڕژیم چێنجێک بە ئێران نەک لە پێشا ڕژیم چێنج یا سناریویەکی هەرجومەر سناریویەکی ڕەش داسەپێنەوە بەحاڵ ئەڵام پرۆژە ئەوەیە پرۆژەی ئەمریکا پرۆژەی ئیسرائیل ئەوە فەڕەنسەشیان چۆتە کەنار وڵاتانی ئەوروپاییش هەتا ئاڵمان سەدری عەزەمەکەی ئەڵێن خەریکە نەچنە هاوڕێیە بن لەگەڵ ترامپ نەتانیاهو ڕژیمی ئێران بگۆڕێ جمهوری ئیسلامی نەمێنێت پس معنایەوەیە هەر وەکو گوادلۆپەکەی قەدیم
خەریکە کارەگاتە جێگایە کەمانیش دوبارە ڕژیم چەنجێ بکەن لە پەنای ئەوە فعلەن تا ئەم لەحزە فقط دەوڵەتی ئیسرائیل نە دەوڵەتەکانی دیکە نە دەوڵەتی ترامپ نە دەوڵەتەکان خەریکە ڕزا پارێوی و سەڵتەنەت بەرجەستاکەنەوە 3 ساڵە دەوڵەتی ئیسرائیل کارەکە لە ناو لە دەرەوە کارەکە بۆ بەرزکردنەوەی ڕزا پالەوی لەم یەک مانگە نێوی دەرکرد حاصلی 3 سال کاری من بە ئیدعاکەم 3 سال کاری مێدیایی و شەبەکەیی و فعالیتی داخل و خارجی لە پێشە دەوڵەتی ئیسرائیل و تەلەڤیزیۆنێکی وەکو ئیران ئینتەرنەشناڵە کەسەر بە ئیسرائیلە کار تەلەڤیزیۆن نییە وەکو حیزبێکی سیاسی عملەکە ڕەهبەر پێشنهاد دەکا بە خەڵکە هەستەی مقاومەت دروست بکەن 24 ساعتیش خەریکە تەبلیغات دەکا پلاتفۆرمیش مەطرحەکە سوزانم دەفتەرچەی ئێستراریش پێشنهاد دەنچە ئەگەر دەرسێ بۆ بگرینە ساڵی 57 بەڵێ خەریکن بۆ ئاڵوگۆڕپێکەنان لە سەرەوە بە دوور لە ئیرادەی کرێکار و جەماوەر خەریکە نەخشا ڕێژن خەریکن یا ڕژیم چێنج یا سناریۆ ڕۆژێکمان بەسەرا داسەپێنن دەنچێت لێرەدا بە دەرزوەرگرتن لەو وەختە و 47 ساڵ دەرسمان بەوجودەوە بەرەی کرێکاری چەپ و سۆسیالیست ئەبێ بزانێ هەر وەک لە هەموو ئەم ساڵانەدا دژ بە بەرەی ڕاست بووین وتمانە دەورەی هەمە با هەمبەیەکەوە هەموو بەیەکەوە بوون نەماوە و بۆ خۆت هاوڕە شەمار شاهدی مانگە لەوە پێش لەم شاری ستۆکۆڵمەی ئێمە کۆنفرانسی هێزە چەپ و کۆمۆنیستەکان بۆ لەوێ منشورێکمان بە تەسویب گیانوتوان منشوری سەرنگونی شۆڕەجێڕانەی جمهوری ئیسلامی و حاکمیەتی شوڕایی لە ئێرانە سەرەتایەکە بۆەوەی چەپ بڵە با بە منیش ئالتەرناتیڤم حاکمیەتی شوڕاییم ئەوێ بۆ ئایندا نە حاکمیەتی کۆماری خوازەکان نە حاکمیەتی سەڵتەنەت تەڵەب خوازەکان ئەبێ هێزی بۆ کۆبکەینەوە و من بەش بە حاڵی خۆم لە قسەی خۆما لەوێنە وتم دەورەی بەرزکردنەوەی ئالتەرناتیوی شوڕاییە پس نابۆ ڕژیم چنجیان نابۆ سناریۆی ڕەشیان نابۆ ئالتەرناتیوی مەجلیسی موئەسسەسان و جمهوری بۆرژواییەکەیان بەڵێ بۆ حاکمیەتی شوڕایی و ئالتەرناتیوی خۆمە جا دقیقەن هەر وەک ساڵی 57 دەخاڵەتیان کرد و سەری شۆڕشەکان بەرەو جەیەکتر لەم یەک مانگی ڕابردووە ئەگە تۆ تەمەشاکەوە جوابێکە بۆ هاورە تافگە و هاوڕایانەی دیکەش هاورە هەژیرۆن ئەبینی لە ڕۆژی حوتی مانگی دەی ئاخرەکانی مانگی دەسامبری زاینی بوو لە بازاری تارانەوە ئاعتسابات دەستی پێکرد دە ڕۆژی ئەوە تۆتم دقەتەکەی ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئاعتسابات ئاعترازات گەورە بێ بەهێزە بێ لەم شارۆ بۆ و شارەچێ لەم گەڕەکۆ بۆ و گەڕەکەچێ تونوتیژێکی عجیب بەوجود ناتوە جمهوری ئیسلامیش نەیوارەوە خۆی دەرگیرکە لەم ئەڵان ئامار گیراوە لە دەماوەی دەڕۆژی ئەوەڵات جمهوری ئیسلامی لە نزیک 100 شارکەم ئاعترازەی تێبووە عەقبەت کاری جنایەتکارانی کردووە 50 کەس کوژراوە دەڕۆژ خەباتێکی بێوچەند 50 کەس بەڵام دوای دەڕۆژەکە جار لەگەڵ جاری تر بازار نێوی گوم ببوو بە خەباتی جەماوەری خەباتی گەڕەکەکان خەباتی شارەکان تەواو ئەوەی لە دژی برسیەتی و فەقیری و برسیەتی ئەڕۆین بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی تا ئازادی بەڵام دوای و دەڕۆژە دقیقاً جارێکی دیکە بینرا ئەم ڕەوتێکی چەپ و ئازادی خوازانەیە خەریکە پەراگرێ ترامپ دەخاڵەتی کرد ترامپ ڕاستەوخۆ هات دەخاڵەتی کرد ڕوو بە خەڵکی ئێران وتی خەبات بکەن لە مەیدانە بن بچن ئیداراتی دەوڵەتی بگرن بەجێی مەهێڵن ئێمە کۆمەکتان بۆ نێری کۆمەکتان بۆ دێ ئەمە وەهمی ئەوەی دروست کرد ئایزل هێزێکی وەکو ئەمریکا و ترامپ دێ و شەڕەکا و خامنەیان بۆ کوژێ و دوای ئەوەشە حتا کەم کەس ئەو دقەتاکە بە یەک دوو ڕۆژ دوای ئەوەیە ڕەزا پەهلەویش خۆی جوود دەکا لەگەڵ ترامپ بانگەوازی ئەوەیدا ئەنی دوای ئەوەی دی ترامپ بەو بانگەوازیدەوە ئەمیش وەکو تووتی بانگەوازەکەی ترامپی تەکرار کردەوە کتی بۆ ڕۆژی 18 و 19 بە شەو ڕۆژ هەشت و نۆی جەنیوەری 9 یانواری یا ژانویە تی وەرنە مەیدان مەسەلە ئەوە نەبوو هەر بڵێم وەرنە مەیدان ئاعتراز بکەن تا ئێرەی هەموو هێزێکی سیاسی ئەجوملێمە چەپەکانی لە کوردستان هەوتمان وەرنە مەیدان و لە هینە بن باسی کە بچن ئیدارات بگرن چون شوێنە دەوڵەتەکان بگرن چون پانگ بگرن مەیدەنەوە ئەوە پەیامی
جنابی ترامپتان بیست پرزیدنت ترامپتان بیست کۆمەک دێ پێیان وابوو واقعا وتیەوە من خۆم ساز کردو دێمەوە بۆ ئێرە نی واقعا لەو وەهمەیە بوون لەو وەهمە کۆنە پەرستانەیە بوون بە ئومێدی ترامپ و دەوڵەتی ئەمریکا بە هەفتەیە دە ڕۆژی تر کاری خامنێ و جمهوری ئیسلامی تەواوە جمهوری ئیسلامی ئەم دەخاڵەتەی ترامپ و ئەم دەخاڵەتەی ڕەزا پەهلەوی کرد بە بیانوویەکی گەورە بە قەتەکردنی هەموو ارتباطات و ئەو کارەساتیان خوڵقانیان ئەڵان قسە لە 20,000 کوژراو هەیە شۆکێک بۆ کۆمەلگای وارد بووە ئەنی منزورەکەم چییە لێرەشە جارێکی دیکە دەخاڵەتی هەم زلهێزەکان و هەم دەخاڵەتی ڕەوتی کۆنەپەرستی سەڵتەنەت یا سبێنە ڕەنگە فدرالیست ئەو کارە بکە لە کوردستانە سەری خەبات و شۆڕشەکە بەرەو مەسیرێکی دیکا بن دەرسی دووەم ئەوەیە ئێمەی بەرەی چەپ و ئازادی خواست بە وجودمان بە حزورمان بە دەخاڵەتمان ئیجازە نەدەین ڕەوتی تەبیعی بەهێزبوونی خەباتی کرێکاری و جەماوەری بە مقاس بیبڕن سەری بەرەو جێگایەکی دیکە بەرن بەشێک لەوەی خەباتی یەکمانگی پێشوو تووشی ئەم پاشەکشەیە بوو بەڵام من پێم وابێ دەخاڵەتی کۆنەپەرستانەی ترامپ ڕەزا پەهلەوی و سەرکوتگەری بێوێنەی جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی قەتڵ عامێکی گەورەی کرد ئاخرین زەرفەتی خۆی بۆ کوشتانیشاندا ئێمە باسەکەین بە دروست باسەکەین ئەڵێن دەوڵەتی ئیسرائیل لە ماوەی 2 ساڵە زیاتر نزیک بە 7,000 کەس وەبدان مامارەکە ورە بووی تر گەیشتە 7,000 کەس 2 ساڵ نزیک 7,000 کەس نەسڵ کوشی لە غەزە کرد دەی جمهوری ئیسلامی لە 48 ساعتە ئەڵان هەموو کەسە ئەڵێ هەموو کەسەوا سلمێنێ تقریبا 30,000 کەسی کوشتووە جاخۆ مانگێکی دیکە تووری بکێشایە ئەوە بەڵام چ دەرسێکێ بێ لە وەربگیرە بەرەی ئازادی خواست بەرەی بەرابەری خواست بەرەی کرێکار بەرەی زەحمەتکێش ژنان لاوان ئەوەی کە لە دە ساڵی ڕابردا داینەمۆی خەباتی جەماوەری بوون ئەبێ بە ئاشکرا و بە ڕۆشنی دژ بە پرۆژەکانی بەرەی ڕاستی ئێران سەڵتەنەت تەڵەبە کۆماری خوازی سەر بە ئەمریکایە فدرالیستەکان لە کوردستانە و خودی دەخاڵەتی ئەمریکا و ئیسرائیلە دژ بەوانە بین و بڵێن نەخێ ڕەوتی خەباتی ئێمە مەسیرەترە خۆمان تەعینەکەین خۆمان وشیارترین خۆمان متحد دەکەین خۆمان بەهێز دەکەین هەروەک تۆوتر لە گەڕەکەکانە لە شارەکانە مەسەڵەن من قسەمەوەیە ئەگەر شەرک بۆ کۆمەلگایە دابسەپێنن لە زۆر شوێن لەوانەیە جمهوری ئیسلامی دەسەڵاتی لە دەست بدا چۆنە بە جێبگیرێتەوە جێگای ئەوەیە لە هەموو گەڕەکەکان شوڕا دروست بێ لە هەموو شوێنە کرێکاریەکان شوڕا دروست بێ و فەورەن ئیدارەی ئەو شوێنی کارە و ئەو گەڕەکە و ئەو شارە بەدەستەوە بدرن زین چۆن هاوڕێ ڕەحمان من قەرار مابوو ئەمە دوا قسەم بێتوانە وەڵام کە وەختێک باسی ئەو کۆنفرانسەی ئستۆکۆڵمت کردو باسی و هاوکاری نێوان چەپەکانت کردو باوەی باسی دروشمی حکومەتی شورایەت کرد من چەند دقەیەک قسەم هەیە بیکەم کە بە ضروری ێزانم بیکەم لێرەیە زین چۆنە باسی حکومەتی شورایی خۆ بە شعار بەدی نایە بە بەرزکردنەوەی ئاڵایەک و عەلەمێک و پلاتفۆرمکوانە ناچێتە پێشەوە دروستکردنی شوراکان پرۆسسێکی دیاریکرا و معەنە لە هەموو شوێنێکی دنیای لە سۆڤێتە کە شوراکان هاتنە سەرکاروانە بوون لە دۆخێکی دیاریکراوە گۆڕان بە شورا لە ناو گەڕەکەکانە شوراکانیان پێکەنا دای چوون لە ناو سەربازانە پێچیان هێنا لە لادەکانە پێچیاننا سەرجەمی وڵاتەکان بەدەستەوە گرت لە پرۆسیسێکی لەم بابەتایە من مەسەلەکەم ئەوەیە کۆمەڵێک هێزی چەپ کە دروشمی شورای بەرزەکەنەوە بەڵام ناتوانن لە بینی خۆیانە لەسەر هەیئەتێکی دیاریکراو بۆ ڕابەرایەتیکردنی جوڵانەوەی شۆڕژ جێرانی ئەمڕۆی ئێران ڕێبکەون و ناتوانن لەسەر ڕەمزێک لە نێوان خۆیانە ڕێبکەون کە بیکەن بە سوخەنگووی خۆیان قسەکەری خۆیان بۆ مدەتێکی دیاریکراو من هەستەکەم کە هێزێکی لەم بابەتە کە باڵنەوازی ڕێکخستن بۆ خەڵک کاتۆوانە خەڵک بمچینە جوایی باتەوە لە جارێت و خۆ ڕێکخە اینجا وەرە بە ئێمە بڵێ من ئاوایە بیرم ینی مەبەستمەوەیە ئەم ڕخنەیە تەوجی هەبوو هەمومان من خۆشم بە بەشێک گەزانم لەم جوڵانەوەی وانە بڵم بیکەم بە ئەم جوڵانەوەی تا ئەو جێگایە نەخەمڵیوە تا ئەو ئاستە نەخەمڵیوە کە بتوانێت لە مەجموعەیەک شت تەجاوزکە و لە دەوری پلتفۆرمێکێکی گرتووە دەی لە دەوری گروپێکی ژێک بگرێت کە خاوەنی ئەم پلتفۆرمەیە گروپێکی کاری نەک گروپێک کە
بتوانێت ئۆنلاین و ئەوانە ماوە کۆبێتەوە تەنسێبکا و بەیان نامی تر دەرکات گروپێکی کاری کە هاوکاری بکات و لە هەموو شارێک و شارۆچکەیەک و کارگەیەکی ئێرانە ئەگەر تەشکیلاتی ئەمە حزابانە وجودیان هەیە لەوێ هاوکاری بکەن و ئەو ڕێکخراوەوە ئەو بنەمایە دروست بکەن کە ئێمە پێویستمان پێێتی بۆ داهاتوو ئەگەر ئەمە ناکرێ بە دروشم شۆڕش هەڵناگیرسێ ئەوە بە دروشمیش شۆڕش بە ئەنجام ناگاوە بە دروشمی ژێمە ناتوانین بەرامبەر بە شاپەرستەکان و ئەوانە ببینەوە دروستە کە ئەبێ هێزی مستەقیلی کارگەر و زەحمەت کێش خۆی جاکاتەوە لە بەرامبەر شاپەرست و لە بەرامبەر کۆنە پرستوترانە لە بەرامبەر جمهوری خوازەکانیشە بکە بەڵام ئەوەی سەرنجام ئەیباتەوە ئەوەیە ئایا تۆ بەدیلێک و ئەلتەرناتیوێک پێشکەش بە کۆمەلگاکەی کە پێی بڵێ من کۆمەلگاداری و ئیدارەدانی کۆمەلگاتوانم لە ئەستۆ بگرم ئەگەر ئەمە وجودی نییە و ئەگەر ئەمە ناکرێت تەبلیغاتکردن و قسەکردن بەم یاخۆ ڕەخنەگرتن لەم هێز و لەو هێز و لەو هێز سەرنجام خەڵک زۆر ڕەنگە وەختیەوەی نەبێت دابنیشە لە ئایدۆلۆژیا و بیر و بۆچوونە سیاسەکانی ئەمە حزابە جۆر بە جۆرانە ورد ببێتەوە زۆرتر سێری کردەوە و کاریانەکە ئایا توانای ئەوەیان هەیە ئەوەیان لە خۆیان نیشانداوە کە ئەتوانن کۆمەلگا بەڕێوە برن کۆمەلگا بەڕێوەبردن کارێکی ئاسان نییەوە بڕوێن ئەو بۆشاییە ڕاستە کە تۆ باست کرد و بۆ خۆشە دە کۆنفرانسە بووی و منیش لەوێنەکە لەلایەن حزبەکەمان و قسەمان کردووە و بەشێتر تۆ هاوڕانی تر دەخاڵتان کە ئەو ڕخنەیە لانی کەم ڕووناکاتە حزبی ئێمە چونکی هەر لەوێ ئێمە پێشنادی و ستادەمان کرد هەر لەوێ حزب حکومەتی ڕۆژی دواتریشی کۆبوو پێمان وایە ستادێکی هەماهەنگکەر ستادێکی کارڕاپەڕێنەر وتەوێژی ببێ وتەبێژی ببێ حتا بەقینەکە وتەبێژە لە بینی ئەو جریاناتە هەردوو مانگ جارێ بگۆڕدرێ بەڵام ئەوە پێویستە ئەوە بۆشاییەک پڕکاتەوە حولیشی بۆ دەی ئەوەی نەکراوە بۆشاییە ڕاستە بەڵام لە بیرمان بێ خودیم شوڕای هاوکاری کە ئێستا هەیە ئێستا ئەوە تەواوی و ئالتەرناتیوە نییە کە جێگرەوە بە لە داخڵ ئەمە گۆشەیەەکە من لەوێش بەش بە حاڵی خۆم و لە مناسبەتی تریشاوتمانە شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری و لە کوردستانیش خۆشبەختانە بە وجود هاتوون دوودانە شۆران مەسەنەن ئەمەی سەراسەری ئێرانە ئام بەرەو 8 ساڵ بۆنی عمری خۆیە چێ و خۆی ڕاگرتووە تا ئێستا و پلاتفۆرمی هەیە و بەیانی هەیە و هاوکاری هەیە و لە ئاکسیۆنەکانی خارجی کشوەرەش هەیە و بۆ ئایندەش بەکاردێ و تەلەڤیزیۆنێکی مشتەرەکدانرا و ئەگەر ئەمەمان نەکەدا 8 ساڵەوە پێش ئانیش مەسەنەن تەلەڤیزیۆنێکی 24 ساعەتەی ئالتەرناتیوی چەپ و شوڕایت نەبوو کار بکە بەرحاڵ ئەمە هەنگاوایە کە هەڵهێنراوە بەڵام بۆشاییش تا زۆر سوودانم ئەوەی ئێمە پێڵین کەم بوو ئێزگار زۆرە هیچانەوەی اتفاقان بەڵێ ئەم شوڕای هاوکاریە چ لە ئاسراسەری چ لە کوردستان ئەتوانێت ستادێکی ڕاهبەری پێشنهات کە ئەتوانێت وتەبێژی ببێ ئەتوانێت بەڵام لێمان تێک نەچێت بۆ ئەوەی لە زەوقی ڕابەران و پێشڕەوانی کرێکاری و ئازادی خوازیش لە داخل نەبڵێ ئەربا بە ئێوە لە چۆوە وەکالەتی ئەمە ئالتەرناتیوەتان پێکۆڵینا ئێمە گۆشەیەکی ئێمە بە سابقەی 40-50 ساڵ فعالیتی سیاسی لەسەر حرەکەی شوڕایی و لەسەر مافی کرێکار و زەحمەت ئێمەش بەشێکی گۆشەیەکی ئالتەرناتیوی شوڕاییە کە ئێمە مەبەستمانە بەشی ئەسلی لە نێو خودی بزوتنەوەی کرێکاری و لە گەڕەکی شارەکان و لە نێو شارەکانە بەوجود دێ ئەلئان تەناسبخواکە ئیجازەیان پێ نادا من پێم وایە بە هەر میزان تەناسبخوا بگۆڕێ هێزی دەسەڵاتی جمهوری ئیسلامی لاوااستر بێت جا لە نەتیجەی شەڕکە پێ بفرۆشن یا لە نەتیجەی خەباتی جەماوەری ئێمە خۆشبەختانە لە نێو بزوتنەوەی کرێکاری ئێران و لە نێو بزوتنەوەی ئازادی خوازانی ئێران تەجروبە بۆ دروستکردنی شوڕا و ڕێکخراوی جەماوەری هەیە هەم لە ساڵی 57ەوە بە ئێرس براوە هەم لە هەموم ساڵانەدا زۆر جار دروستکراوە میتوانە بێ ئەساسی بڕبڕی پشتی ئەو ئالتەرناتیوی شوڕاییە لە نێو بزوتنەوەی کرێکاری و لە نێو بزوتنەوەی جەماوەری و لە نێو گەڕەکی شارەکان و ئەوانە بە وجود دێ ئەم بەشەکە ئێمە هێزی چەپ و شوڕایی نەبێت زۆر زوو دەستمان لەگەڵ هێزیان تێکەڵکەین ئەبێت زۆر زوو هەواهەنگ بین زۆر زوو هێزمان یەک بخەین و بەنظرم لە ئایندەی تەحولاتی ئێرانە ئالتەرناتیوی شوڕایی ئالتەرناتیوێکی واقعیە و لە هەمووش عملیترە سادەترە و اتفاقان تەنیا ئالتەرناتیوی چینی کرێکار و شوڕایی ئێرانە ئەتوانێت هاوپشتی و هاوسەرنوێشتی هەموو بەشی جۆرا و جۆری خەڵکی ئێران یەک بخات دەناگە بیدەیە دەستی ئالتەرناتیوی ناسیۆنالیزمی ڕەزا پەهلەوی
ئەوە لەسەر تەمامەتی ئەوەرزی تەمامەتی ئەرزی هەر لەستاوە هەڕەشاکە لە بەشێکی زۆر لە خەڵکی کورد زمان ئازەری زمان عەرەب زمان خۆزستانی بەنێوەوەی ئێوە تەزیێت تەڵەبنەوە ئەو ناتوانێت جینۆسایدی کەمادەکان بەدی یەکەمی بەرنمەکەیانە من وازانم بەوە دەست پێەکەن هەر ئەڵانەوە من و تۆ پێنجشەمبەیە مساحباکەین ڕۆژی شەمبە تەزاوراتێکیان بانگەواز داوە لە شاری مونیخ شەرتیان داناوە بۆوانی شرکت دەکەن ئەڵێ هەر کەس کە دێ بەغەیرز پەرچەمی شیر و خورشید حەقی نییە هیچ پەرچەمێکی دیکە بێنێ چونکی بیان پرسراوتیان ئەرێکرێ پەرچەمی نازانم کوردستان بێنین پەرچەمی مجاهد بێنین پەرچەمی سوور بێنین نازانم بۆ چەپە ئەحمەقانە کێن ویستویانە پەرچەمی سوور برن بۆێنە بە هەر لێرەوە ئەوڕۆتی نانانانە ئیجازەی هەوە نییە فقط پەرچەمی شوریش خورشید و بەیعەتدا گەڵا غای ڕەزا پەهلەویە ئینتر لە چه مەزورمەیە بڵێم جا ئەمەلیشە ئالتەرناتیوی کاریگەری و شۆڕایی تەنیا ئالتەرناتیوەکە کە بەری خوێنڕێژی بەری هەرجی و مەرج بەری سناریۆی ڕەش بەری ڕژیم چنج ئەتوانێت بگرێ بەڕاستی ئاخری قسەکانمانە دەورەی ئەوەیە بە دەرز وەرگرتن لە شۆڕشەکەی ساڵی 57 بە دەرز وەرگرتن لە خەباتی 46 ساڵەمان دقیقەن بەرەی کرێکاری و چەپ و سۆسیالیست بە ئالتەرناتیوی شۆڕایی خۆی ئامادە بێتە مەیدان چاو لە ئەمڕۆی تەزاوراتەکانی ئوروپا نەکەین و ڕاستڕەوەکان و بە کۆمەکیێم دەوڵەتانە و هەزاران نەفەر کۆکەنەوە هێزی ئەزڵی ئالتەرناتیوی شۆڕاوی لە نێو کۆمەلگای ئێرانە لە نێو بزوتنەوەی کرێکاریە لە نێو بزوتنەوەی جەوە هێزمان لەوەیە وشیار بین ئاگاه بین نتوانین خۆمان یەک خەین و ممکن بێ ئاڵۆگۆڕەکانی ئایندەی ئێران زەمینەی زۆرە بۆ ئەوەی ئالتەرناتیوێکی واقعان ئازادی خوازانە و بەرابەری خوازانە دەست باڵا پێدا زۆر باشە دەست خۆش هاوڕە ڕەحمان وەختمان درەنگ کرد بەڕاستی زۆر سپاسی و بینەرە ئازیزاناکەین کە تا ئێستا تەحمولیان کرد لەگەڵمانە بن داواتان لێکن جاریشی تر کۆمەکمان بکەن لە بڵاوکردنەوەی لینکی ئەم بەرنامانە ئەگەر تا ئێستش لایکتان نەکردووە یاخود سەبسکرایبتان نەکردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن دووبارە دەست خۆش هاوڕە ڕەحمان بە پڕای من دیالۆگێکی باش بوو بە پێز بوو من خۆم ڕازی مێدوارم تۆش ڕازی بی بینەران ڕازی بن لە هەموو ئاساسا میژەمیزەوە بڵێم ئەساسن بینەران ڕازی بن هەژیرنینا و عماد و تافگە و ئەمە عەزیزانەی هاتوون هیوادارم وڵامیان وەرگرتوێتەوە زۆر باشە زۆر سوپاس دەستخۆش بەڵێ ئازیزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە هەمووتان بە شادی و کامەرانی سپێرن لە هەر شوێنێکن شەوتان یا ڕۆژتان خۆش هەر بشی